بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێ من یادگار فایقم خۆشحاڵم هاتوومەتەوە خزمەتتان لە دیبەیتێکی زۆر تایبەت. دیارە هەرێمی کوردستان لە ئێستادا بە دۆخێکی تاڕادەیەک نالەبار تێدەپەڕێت و بەشێکی باشی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوەیە کە تەواوی هاوکێشەکانی نەک تەنها لە هەرێمی کوردستان و عێراق بەڵکو لە تەواوی جیهاندا گۆڕیوە و وڵاتان هەریەکە و بە شێوەی خۆی ئامادەکە بۆ ئەوەی ڕوبەڕووی بێتەوە. هەرێمی کوردستانیش بێبەش نەبووە لەوەی کە خۆی ئامادە بکات، خۆی پڕچەک بکات بە شێوەیەکی باش بۆ ئەوەی لە ئاستی چاوەڕوانیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بێت. حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک پلان و بەرنامەی جیاوازی خۆی لە ماوەی ڕابردوودا لە کاتی جیاجیادا بە شایەتی زۆر کەس زۆر بەر لە وڵاتانی ناوچەکە و جیهانیش توانیوێتی بە شێوەیەک لە شێوەکان سوپاس بۆخوا کۆنتترۆلی ڤایرۆسی کۆرۆنا بکرێت، ڕێگری لێ بکرێت لەوەی تەشە نەبکە و بێگومان فشارێکی زیاتر لە ڕووی نەفسی و لە ڕووی گیانی و لە ڕووی ماڵیشەوە بۆ سەر وڵاتیانی هەرێمی کوردستان دروست بێت. من زیاتر ناڵێم لە پێشەکیەکە، تەنها ئەوە ئەڵێم خۆشبەختم کە بۆ یەکەم جار هەموو ئەو بەڕێزانەی کە لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان حزوریان هەیە ئەم شەو بە شێوەیەک لە شێوەکان نوێنەریان لێرن و ئەبێت پرسیارەکانی ئێوەیان لێ بکەم وەڵامتان بۆ وەربگرمەوە ئەوەندەی کات یارمەتیم بدات و لێرەوە مەبەستمانە کە پیشانی بدەین لەم بەرنمەیە جیاوازەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستان چین و دوجار چۆن وەکو یەک دەنگ و یەک ڕنگ و یەکتین ئەخرێتە پێشەوە هاوڵاتی لە پێشەوە دادەندرێت و هاوڵاتی وەکو ئەولەویەت سیر دەکرێت. من زیاتر ناڵێم لەم بەرنمەیە هەریەک لە بەڕێزان دکتۆر دارا ڕەشید وەزیری پلاندانان لە حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە حزوریە، کاک کەمال موسلیم وەزیری بازرگانی و پیشەسازی بە سوپاسەوە حزوریە، جەنابی دکتۆر ئومێد سەباح سەرۆکی دیوان لە ئەنجومەنی وەزیران، هەروەها جەنابی دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران. زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە کە بۆ ئێمە و بۆ کوردستان 24تان ڕەخساند ماندوو نەبن بۆ هیوایی بتوانین نیگەرانیەکانی هاوڵاتیان ئەوەندەی دەکرێت بڕەوێنینەوە. دکتۆر داراگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم، پرسیارێک لە ئێستادا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەندێک جار لەسەر ئاستی پارتە سیاسیەکان هەندێک جار کەسایەتی تا ڕادەیەک بەرپرسی ناو پارتە سیاسیەکانش قسەی لەسەرەکەن. پێم خۆشە من هەمووتان کە لێرن ئەم شەو بزانم حکوومەتی هەرێمی کوردستان ئایا بە فعلی بە یەک تیم ئیش ئەکات، ئایا بە فعلی تەواوی مناقەشاتەکانی خۆتان گفتوگۆکانی خۆتان کە لە ناو ئەنجومەنی وەزیران و کۆبوونەوەکانتان دەیکەن دواتر وەکو تیمێک بڕیاری لێ ئەدەن وەکو چۆن بڵێ تاکڕەویتیانە بەڵکو ئیجماعی هەمووتانی لەسرە ئەم بابەتە گرنگە لێرەوە بۆ وڵاتی ڕوون بکەینەوە. زۆر سپاس. وەڵام حەز دەکەم هەر لە سەرتەوەری بەرنامەکەت کە مەوزوعی ئابووریە خۆتان دەزانن کوردستان ئێستا ڕوبەڕووی دوو قەیرانی گەورە بوویتەوە کە هەموو جیهانە و کوردستانیش بەشەکە لەو جیهانەی قەیرانی دارایی بخۆمان دەزان قەیرانی دارایی ڕووی لە هەموو جیهان کردیە و ئەوەی کە بەستەری داهات و بابرین قەیرانی دارایی خێراتر کرد کە بە دیارکەی مەوزوعی قەیرانی کۆرۆنا بوو. ئەکید لە بەرنامەکە تەفاسیل دوای دێنە سەر قەیرانی دارایی و لێکەوتەکانی ئەوەی بابرین قەیرانی کۆرۆنا کە ئەوەی تەوەری ئەساسی بەرنامەکەتە حەزەکەم وازح بین ئەوەی کە لە کوردستان کرایە لەوانەیە شتەکی نمونەیی بیتن هەموو خەڵک شانازی پێ دەکاتن و ئەو قەیرانانەی کە کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینی نوێم توانی ڕوبەڕووی بیتەوە شەڕی لەگە بکە تابوودێکە چ قەیرانی کۆرۆنا دەستکەوتەکی گەورە بوون. خۆتان دەزان کۆرۆنا وڵاتە زلهێزەکانی وەکو ئەمریکا و ئەوروپا و بریتانیای هەژان. ئێمە لە هەرێمی کوردستان توانیمان بەو ڕێکارانێک کە حکوومەتی هەرێمی کوردستان دیسان ئەوەش هەر بەدەستە جەمعی دەستکەوتی هەموو کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە توانیمان هەم خەڵک بپارێزین هەم نمونەکی باش پیشان بدەین وەکو هەرێمی کوردستان وەکو حکوومەتێکی زۆر بچووک بێ ئیمکانیت بتوانین بەرامبەر بوونەوەی ئەو قەیرانە گەورەی کۆرۆنا بکەین. باش کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان خۆتان دەزانن لەوانەیە 8 مانگە دەست بەکار بووە ئەوە بەداخەوە حکوومەتێک تەواوکەری قەیرانەکانی کابینەی هەشتم بووە پێشتر و لەوانەیە حکوومەتێک هاتە چەند سەرقەردەک و ئیلتزاماتە چیکە پێشتر کە زیاتر لە 24 ملیار
دۆلارە بەڵام ئەوە نەبیتن ئەوە ینی بە نظرەی سلبی تەماشا کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان یان کابینەی هەفتەم خۆتان دەزان سیستەمی حکومڕانی لە کوردستان لە بۆی کوردستان بەعام لە پاش 92ەوە لە قەیرانی سیاسی و اقتصادی بۆ دائما هیچ وەختێک استقراری سیاسی نەبووە نەمانتانی حکومڕانیەکی وها پێک بێنین کە ببیتە حکوومەتەکی نموزەجی بۆیە هەموو کابینەکانی پێشتریش بەرپرسن لەو قەیرانانی کە ئێستا لە کابینی نوێم ئەمە تێدا حزورمان هەیە بۆیە پێم وایە ئەوانەی کە بەشدار لە کابینی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەموو خەڵکی کوردستانە بە تایبەتی ئەوانەی کە بەشدارن لە کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و قائد و قیادەی حەکیم بە قەناعەتی من لە قەیران و لە ڕۆژی تنگانە بە دیار دەکەویتن لەوانەیە لە خۆشی هەموو جارێ دەرێن سەرکەوتن بابی زۆرە ینی لەوانەیە هزار بابی هەبی بەڵام شکست و قەیران یەتیمە هەمووی خۆی لێبەری ئەوەی کە ئەمە لە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران جەنابی جێگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەموو وەزیرەکان هەتا ئێستاش و بەیەک تیم کارمان کردیە و ئەوەی کە لە بۆ جەنابەت وازەح بیتن کۆبوونەوەکان هەموو دەستە جەمعی تێدا بووە و ئەمە وەکو یەک تیم لەوانەیە لێرە و لەوێ ملاحەزەمان هەبی لە ئەسنای ئیشکردن و تەبیعیشە ئەگەر ئیش نەکەی ملاحەزە دروست نابی و خلافیش دروست نابیت ناکرێ هەمووی وەکو یەک بیر بکات نەخێر بەڵام لە هەموو بە بڕیارە چارە نووسازەکان زۆر جار نەمان هێشتا یەک کەس خلافی هەبی ئەم وەڵامە بۆ من گرنگ بوو دێمەوە خزمەت قەناعەت بەس حەزەکەم لەسەوەی بەڵام دیسان دەرێمەوە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینی نوێیەم دەستکەوتەکان ناکرێت دەستکەوتەکان بە حیزبی بکرێ بە شخصی بکرێت لە هەمان کاتدا لە شکست و قەیرانەکانیش ناکرێت خەڵک کەس لێە هەموو دەستکەوتەکانی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو خەڵکی کوردستانە و هەموو ئەو حیزبانەی کە بەشدارن تێدا سوپاس دەکەم دکتۆر دێمەوە خزمەتان کا کەمال بێمە خزمەتی جەنابتان دیارە دکتۆر من پێم خۆش نییە ئەماڵێم بەڵام لەبەر ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستانین و کۆمەلگەکەش تا ڕادەیەک ئەبێ بەرچاوی ڕوون بێت ینی دکتۆر نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە لە ناو کابینەکە بەڵام بڕیارتان داوەکەیەوە ینی لە تێڕوانینی حزبەوە ئیش نەکەن بەڵکو لە تێڕوانینی دروستکردنی ژیانێکی باشتر بۆ تاکی کوردیش بکەن سوپاس دەکەم دکتۆر کا کەمال ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان تێڕوانینتان چییە لەسەر ئەو وشەیە کە جەنابی دکتۆر بەکاریە ناوتی ئێمە وەکو یەک تیم ئیشەکەن ئایا فعلەن ئێوە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یەک تیم ئیشەکەن و بڕیارەکانتان بڕیاری دەستە جەمعیە ئەوەی لە دەرەوەی ئەم قسەیە ئەوترێت تەنها وەکو ئەوتری حەکی جەرایدە ئەگەر ڕێزمان بۆ جەریدەکان بێبوومان زۆر سپاس بەڕێ حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێم کە پێک هاتووە لە چەند لایەنێک پێک هاتووە و بەرپرسیارەتی ئەو حکوومەتەش بەرپرسیارەتێکی هاوبەشە لەسەر هەموو لایەنەکانە لەبەر ئەوە ئەو مەسئولیەتەی کە لەسەر ئەو کابینەیە مەسئولیەتەکە لەسەر شانی هەموو ئەو لایەنانە کە تێدا بەشدارن بێگومان تا ئێستاش ئەو بڕیارانەی کە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەرچووە لەوێ خراوەتە دەنگدان و هەتا ئێستا بە زۆری نەدەرچووە هەموو بڕیارەکانیان بۆیە ئەو بڕیارانەی کە لەوێ دەرچووە ڕێی هەموو ئەو لایەنانەیە کە لەو کابینەیەدا بەشدار بووینە ینی وەکو یەک تیم ئیشتان کردووە بێگومان باش سوپاستانەکەم دکتۆر ومێت بێمە خزمەتی جەنابتان نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستانەکە ئەم حکوومەتە حکوومەتی هەموو کوردستانیەکە بەڵام حقیقەتێکەیە کە کابینەکە یەکێتی و پارتی و گۆڕان پێکیان هێناوە لەگەڵ پێکاتەکانی دی کە حزۆریانەیە هەندێک جارە وترێت پارتی دیموکراتی کوردستان با بڵێن لە ناو ئەنجومەنی وەزیرانیش لەبەرەوەی جەنابی سەرۆکی حکوومەت لە پشکی پارتیە خۆی بڕیارەدات و باس لە تاکڕەوی دەکرێت بەڵام ئێستا لێرە من ڕایەکی جیاواز لەوەی کە باسەکرێت لە دەرەوە گوێ لێبوو ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە هەمان شێوە خۆتان بە خاوەنی سەرکەوتنەکان نەزان لەگەڵ ئەوانی تر و خۆشتان بە خاوەنی کەم و کوڕەکان نەزانن وەکۆوانی دیکە بەڵێ سوپاس بۆ ئەوەی بەڕێز ینی من خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ هاوڕێ و ڕەفیق و براکانم کە ئەمڕۆ لە خزمەت ئێوە و هەروەها بینەرانیشی داین من ئەمەوێت تاکید لەسەر ئەو نقطەیە بکەمەوە بۆ خۆم جێگەی شانازیە کە نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستانەکەم هەم لە کابینە و هەم لەم بەرنامەیەش ئێمە خۆشحاڵین کە بەڕاستی ئەمانە ئەو پەیامە بە هەموو خەڵکی کوردستان بگەینین کە ئێمە شانازی بۆکەین بەم دەستە جەمعی کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و دەبێت ئەو شایدێش بدەین کە ئەم بەرپرسیارەتە تەزامونی کە هەیە لە ناو حکوومەتی هەرێم
ئەمە بەس قسە نییە بۆی ئەعلامەکەین ئەمە لە ئیشی ڕۆژانەمان ڕنگدانەوە هەیە لە کاتی ئەوەی کە دەستپێکی کابینەکان بوو کە ئەو دەستکەوتە باشانەی کە هەمان بۆ لەم کابینەیە هی هەموو برادرانی کابینەیە و بەڕاستی من تاکیدم ینی مستەڵحی کەمالیش بەکارهێنا کاکتۆر ئامانجیکەوە سکرتێری ئەنجومەنی وەزیرانە هەموو بڕیارەکانی کە ئەنجومەنی وەزیران داوێتی بە ئیجماع بووە بە ئیجماع بۆ بە بێوە هین بۆیە ئێمە خۆمان بەخاوەنی هەموو دەستکەوتەکان نەزانین و هەمومانیش پێکەوە شانمان داوەتە بەربەر پرسیارەتێکە من ئەمەوێت لەم نقطەیەشەوە پامێک بۆ خەڵکی کوردستان ڕابگەێنم ئێمە پێکەوە بەم یەکگرتووە سیاسی کە لەناو حکوومەتی هەرێمی کوردستان هەیە دڵنیاتان دەکەینەوە کە ئێمە سەر دەکەوین لەم سەختی و لەم میحنەتەی کە لە پێشمانە و دڵنیاتانیش دەکەینەوە کە هیچ هەرچی شتێک لە توانامان هەبێت درێغی ناکەین و ئەم یەکگرتووی سیاسیش سەرمایی ئەم حکوومەتە و خەڵکی کوردستانە و دەشی پارێزین و لێرەشەوە جێگەی خۆیەتی کە بڵێم کاک مەسرۆر ڕۆڵی ئەوەی کە بینیوە کە ڕۆڵی کۆکەرەوە بووە کا قوبات ڕۆڵی ئەوەی بینیوە کە ڕۆڵی کۆکەرەوە بووە کاک ئاوات لەم حقت ینی باسی ئەمانە بکەین کە حزوری لێرە نیە کاکاوات وەک وەزیری مالی ڕۆڵی کۆکەرەوە بووە باسی ئەو شەکەین کە زۆر جار هەموو بەڵێ بەس ینی حق لێرە باسی بکەین بەڕاستی وەک پێشمەرگە ئاسایە هاتوونەتە پێشەوە یعنی هەموو ئەو بەڕێزانێکی باسم کرد ینی ڕۆڵی کۆکەرەوەیان هەبوو ڕۆڵی پێشمەرگە ئاسایان هەبووە بۆ ئەوەی کە یەک تیمێک وەک یەک خانەوادە ڕوبەڕووی ئەم گرفتانە ببینەوە ئەم یەکگرتووی سیاسیە سەرمایەکی زۆر گەورەیە دەستی پێوە دەگرین و نایلین شتێک بچێ و نایلین ئەو خەڵکی کە مزایەدەش دەکات و کە لە دەرەوەی ئەم بابەتەیە لەوانە چاوی بەم یەکگرتووی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان نەڵێ نایلین خەونی ئەوان بێتە دیت سوپاس دەکەم دکتۆر دێمەوە خزمەتان دکتۆر ئامانجانتان سکرتێری ئەنجومەنی وەزیران پێم خۆشە ئەو پرسیارە بکەم ئایا ئەو یەکگرتوویەی ئەو هەماهەنگی لە نێوان لایەنەکان هەیە لەناو ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بە شێوەیەک لە شێوەکان بێوێنەیە بە بەراورد بە کابینەکانی ڕابردوو هەر هەمویان چەند ئەتوانێت لە ئاستی چاوەڕوانی هاوڵاتیان و تێپەڕاندنی ئەم دۆخەی ئێستاش بێت پێشێکی زۆر سوپاس کاگیاتگار دەبان پێشێکی دەمێ بەڕاستی سوپاس وستایشی خۆڕاگری کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەم کە بەڕاستی توانیویانە لەم قەیرانە هاوکاریشی باشی حکوومەتی هەرێمی کوردستان بن بە پابەندبوونیان بەڕێنمایە تەندروستیەکان و ئیشەڵڵا ئومێدەواریشم ئەو کەسانی کە لە کەرنتینەکانن بە سەلامەتی دەبچن و ئەوانەشیان کە توش بوون بە سەلامەتی بگەڕێنەوە شکر بخوا ڕێژەی چاکبوونەوە لە ناو توشبووەکانە زۆرە هەروەها جێ خۆشێتی بەڕاستی کە لێرە سوپاس بۆ کارمەندانی تەندروستی لە پزیشک لە پەرستار بەڕاستی لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ کە هەمویان ماندوونە ناسانە سەرۆکیەکە ئیداریەکان کە ماندوونە ناسانە هەمویان هاوکارن بۆ ئەوەی کە ئیشەڵڵا ئەم قەیرانە تێپەڕێنین وەکو بەرانی بەڕێزم باسییان کرد حکوومەتی هەرێمی کوردستان قەیرانی زۆر لەمە گەورەتری بینیوە بۆ ئیشەڵڵا ئێمە خۆشببینین لەوەی کە ئەم قەیرانش تێپەڕێنین و هەمووشمان هەموو ئەوانەی کە بەشدارین لەم کابینێ پێکەوە ئەو شانازیە تۆمار بکەین من پێم خۆشە بۆ وەڵامی ئەو پرسیارەی جەنابەت کاگیاتگار لە ڕۆ قانونەکەی باسکەم ئێمە قانونێکمان هەیە پێڵێن قانونی ئەنجومەنی وەزیرانی ساڵی 1992 دقێکی زۆر ئاشکرایەتیایە دەڵێ بەرپرسیارەتی ئەندامی ئەنجومەنی وەزیران بەرپرسیارەتێکی تەزامونیە واتە فەردی نییە واتە بەڕێز وەزیری ئەوقاف یا وەزیری ڕۆشنبیری بووی نییە بڵێ من بەرپرسیار نیم لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران ئەوەی پەیوەندیدارە بە دۆخی دارایی بۆ نمونە بۆیە لە ڕۆ قانونیەکەی بەڕاستی بەرپرسیارەتی کابینەکە بەرپرسیارەتێکی تەزامونیە و ئەم کابینەیە زادەی بەشداریکردنی سێ فراکسیۆنی سەرەکین کە ڕێکەوتون لەسەر بەرنامەیەکی کار کە هەمویان بەشداریان کردووە لە نووسینەوەی من وەکو سکرتێری ئەنجومەنی وەزیران دەتوانم بڵێم لە هەموو ئەم بەڕێزانە زیاتر تەماسم هەیە لەگەڵ بابەتەکە چووکە کاری من بەپێی پێڕەوی ناوخۆی ئەنجومەنی وەزیران ڕێخستنی کارنامەکانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانەوە تۆمارکردنی بڕیارەکانە هەتا ئێستا ئێمە 23 کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانمان کردووە کاک یادگار من بڕیارەکانم تۆمار کردو بۆ اعتیباری ئیشی منە هەموو بڕیارەکانمان بە کۆدەنگی دەرچووە یعنی یەک دەنگی بووە نەک بە زۆرینە و کەمینەش بێ جەنابە دەزانی من و تۆ لە مێژە هاوڕێین و منش دەمێکە بەڕاستی لەم پۆستی سکرتێری ئەنجومەنی وەزیران لە کابینەکانی پێشوشکارم کردووە پێم وایە ئەم تەجروبەی ئەم کابینەیە تەجروبەیەکە کە لەم ڕۆوە بڕیارەکان بە سەنجاری وا بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران 5-6 ساعتی خایاندووە لە پێناوی ئەوەی کە ئێمە هەموو بە قەناعەتەوە لەو کۆبوونەوەی دەرچین بۆ نمونە یاسای چاکسازی حەزەکەم بزانی درێژترین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە تاریخی ئەوەندەی من سکرتێری ئەنجومەنی وەزیران ئەو کۆبوونەوەی بوو هەمومان یەکدەنگ هەتا ئێوارە درەنگ ئەو کۆبوونەوەی بەردەوام بوو کە نزیکەی 6 ساعت و نیوی خایاند لە پێناوی ئەوەی کە بڕیارەکە بڕیاری یەکدەنگی بێ بۆیە وەڵامێک بۆ پرسیارەکەی بەڕێزت هەتا ئێستا لەم 23 کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران
کە بە بەردەوامی هەوڵدراوە هەفتانە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بڕیارەکانی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بەڵێ خۆشببینی و گەشتبینیەکەی جەناب پشتبەستووە بە معتەیات و پێدراوەکان کە لە بەردەستانن کاڵی پەڕێنینیان بمبورە تەنها قسەیەکە بۆ دڵخۆشکردنی خەڵک مەبەستە قەیرانی تایبەت بە کۆرۆنا و قەیران یانیەوە تا ئێستا قەیرانێکی دیکات بەڵێ وەکو باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستان و کورد بە شێوەیەکی گشتی ئەگەر سەیری مێژووی کورد بکەین قەیرانی زۆر لەمە گەورەتری تێپەڕاندووە گرنگ ئەوەیە ئێمە بتوانین متمانە لە نێوان خەڵک و حکوومەت بنیاد بنینەوە کە لە کارنامەی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە بە ڕوون و ئاشکرایی هاتووە ئەویش لە ڕێگەی شەفافیەت ئێمە ڕازگۆ بین لەگەڵ خەڵکی خۆمانە لەسەر داهات لەسەر خەرجەکان و هەروەها لەسەر مەسەلەی قەرزەکان لەسەر کورتێنان لە بینی خەرجی و داهاتەکان وەکو باسیشم کرد ئەگەر داوای بەڵگەم لێ ئەەکەی لەسەر ئەوەی کە ئەم یەکڕیزیە تا چەند دەورە بینێ بێگومان یەکڕیزی هەرسێ فراکسیۆنی ڕئیسی یەکێتی و پارتی و گۆڕان لەم حکوومەتە پێم وایە ڕۆڵێکی گرنگی ئەبێت لە تێپەڕاندنی قەیرانەکان دێمەوە خزمەت دکتۆر زۆر سپاس دکتۆر ئومێد پرسیارێکی دیکە کە من ینی دێتە مێشکم ئەم حکوومەتە هەمووتان متفقن لەسەرەوەی و پێشتریش باس کراوە زانیاریەکی نوێ نییە کە 24 ملیارێک قەرزدارە واتە حکوومەتێکی قەرزار بووە کە ئێوە وەرتانگرتە و چوونەتە ژێرباری پێم خۆشە بزانم بەو قەرزەوە ئێوە چیتان کردووە لەو ماوەیە هەر خەریکی دانەوەی قەرزەکان بوونیان لە پاڵ ئەوەش هەنگاوی دیکەتان ناوە من پێم خۆشە پێشەوەی جوابی ئەو پرسیارە بدەمەوە تەوزیحێک بدەم کە حکوومەت هێرێن بۆچی قەرزار بووە ینی باش ینی ئەوە لە بەلاش نەبووە لە فەراق نەبووە ینی حقیقت ینی بڕینی بودجە کە گەورەترین زوڵم بۆ بەرامبەر بەگەلی کوردستان کراوە کە لەلایەن حکوومەتی اتحادیە کراوە هۆکاری سەرەکی ئەو قەرزە بووە ینی بەڕاستی ئەمە دەبێت حقیقەتێکە باسی بکەین شەڕی داعش هاوکاری نەکردنی یەک شتێک لەلایەن حکوومەتی اتحادیە و بە حکوومەتی هەرێمی کوردستان هێنانی ئەو لێشاوەی کە خەڵکەی ئاوارەی کە هاتووتە هەرێمی کوردستان ئینهیارکردنی سعرەکانی نەوت لە 2014 و 2015 بەدواوە هەموو ئەمانە هۆکارەوە بوونە کە حکوومەتی هەرێم قەرزار بێت یعنی ئەو قەرزانەی کەشە بووە تەنها علاقی بە کابینەی هەشتەوە نەبووە بەڵکو ئەم قەرزانە ئیمتیدادی کردووە لە کابینەی 4 و 5 و 6 و 7 و اینجا ئەم قەرزانە کۆبەتەوە ئەمە بەر تەوزیحێک بۆ حەزم کرد بۆ جەن و ئێمە ئیستیمڕاریەت بەم بابەتە ئادەین ینی هاتووینە تەحملی ئەم بەرپرسیارەتەمان کردووە و باوەڕمان بەوەش هەیە کە برادرانی ئێمەش لە کابینەی پێشوو لەم کابینێش شانە دەینە بەری بۆ ئەوەی کە هەرگەری کوردستان بپەڕێنینەوە بەرە و کەنارێکی ئارام ئەمە لەلایەکی تر ئەوەی کە ئێمە لەم کابینەیە چیمان کردو لەم کابینەیە ئەو یەکگرتووە سیاسی کە برادران باسییان کرد گەورەترین سەرمایی ئێمە بۆ ئەوەی دانانی پلانێکی تۆکمە بۆ ئەوەی بپەڕێنەوە سێ خاڵی سەرەکی هەبوو کە ئێمە تەرکیزمان لەسەری کردو یەکەمیان ئەوە ینی بووە کە ئێمە چۆن داهات زیادکەین بەڕاستی زۆر تەرکیزمان لەسەرەوە بووە کە داهات زیادکەین ینی من نمونەیەک دەدەمە جەنابەت ئێمە لە داهاتی ناوخۆ کە هاتین بۆ لە کابینەی نۆێم تەرکیزمان لەسەرەوە کردووە کە ئێستا 150 بەسەرەوە داهات زیادی کردبوو 140 میلیۆن دلار داهاتی کوردستان بوو ئێستا بۆتە 244 میلیۆن دلار طبعا لە مانجیەک ئێستا ناڵێم ینی ئێستا زۆر هاتوۆتە خوارە ئەوشتان بۆ باسەکەم کە ئێستا چی لێ هاتووە یعنی ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە کە تۆ مانگانە بتوانانی 100 میلیۆن دلار بەس لە داهاتی ناوخۆ زیاد بکەیت لە ڕێگەی ڕێخستنەوەی زەری با دوای بۆتان باسەکەین کە چی کراوە لە ڕێگەی ڕێخستنەوەی زەری بێ ڕێخستنەوەی گومرگەکانە لە ڕێگەی ڕێخستنەوەی ڕسوماتە پێداچوونەوەی بە گرێبەستەکان گرێبەستە گشتیەکان نێشتنی ئەفاتی گومرگی ئەفاتی زەریبی زۆر کاری تر ینی باسی ئەو لیژنانەتان بۆ ئەەکەم ئەگەر دوای دەرفەت هەبێ ئێمە مەسەلەن ئەمە لە داهاتی ناخۆ توانیمانە سەرکەوتنێکی زۆر گەورە بێنین لە مەسەلەی ینی ئێمە لە فترەی ڕابردوو توانیمان مفاوەزاتێکی زۆر سەرکەوتوو لەگەڵ عێراقا بکەین بۆ ئەوی بتوانین ئیستیمڕاریەت بەو بەشە بودجەت بدەین کە لە بەغداوە دێت و هەروەها بناغەیەکمان داناوە خاریتەیەکی تەریقمان داناوە لەگەڵ عێراقا هەر کاتێ وەزعی عێراق مولائم بێ بچینەوە سەر ئەو خاریتە تەریقە و بتوانین بۆ یەکجاری ئەم دڵە ڕاوچی لە ناو خەڵکی کوردستان نێرین و مەسەلەی بەشە بودجەی کوردستان تەثبیت بکەین ئەمە کاری دووەممان بووە کە ئیشمان لەسەری کردووە کاری سێمان کە ئیشمان لەسەری کردووە تێپەڕاندنی یاسای چاکسازی بوو بەڕاستی یاسای چاکسازی گەورەترین سەروەری ئەم کابینەیە کە توانیمانە لە ساڵی 92 سلکی وەزیفەی گشتی ئێمەی کوردستان لەسەر ڕێڕەوێکی ڕاستەقینە ناڕات دەیان انحرافات و دەیان خڕوقاتی تیا بووە لە ڕێگەی ئەم یاسای چاکسازی کە دەستکەوتێکی زۆر گەورەی ئەم کابینەیە کە دەتوانین ئێمە دووبارە سلکی وەزیفەی گشتی بینینە سەر ڕێڕەوی دقیقی خۆی یەکێ لە دەستکەوتە گەورەکانی هەرێمی کوردستان ئەوە بۆ کە ئێمە هەنگاومان ناوە بۆ شەفافیت لە مەلەفی نەوت بەڕاستی ئەم مەلەفە کە زۆر خەڵکەیە پرسیاری لەسەر هەیە ئێمە لە کۆبنەوەکانی هێشتا وترێوەکو پێویستیانی ڕوون نییە نازان تەنانەت ئەو کەسانەشی لەناو حکوومەت بەشدارن
هێشتا وەکو پێویست بەرچاویان ڕوون نییە ئێمە هۆکارەکەی چییە؟ حەزەکەم برادران بە تایبەتی کاکتۆر ئامانچ کە سکرتێری ئەنجومەنی نەوت و غاز بووە بابەتی جەنابیان لەسەر و بابەتە قسە بکە کاکتۆردارە کاکەمال بەڵام ئێمە هەنگاوی جددیمان ناوە و ئێمە کۆبوونەوەی تایبەتمان کردەوە لەسەر مەسەلەی مەلەفی نەوت لە مەلەفی نەوت یعنی زۆر شت کراوە یەکێک لەو شتانەی کە کراوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی حیسابێکی فەرمی خۆیەتی کە داهاتی نەوت دێتە ناو ئەو حیسابە فەرمیەوە ئەمەی چەکە لەو دەستکەوتانەی تر کە هەنگاومان ناوە ناڵین مەلەفەکە بە تەواوەتی تۆکمە بووە بەڵام هەنگاوی بۆندراوە و پلانیشی بۆ دانراوە یەکێ لەو بابەتانەی تر کە ئیشی لەسەر کراوە ئەو ینیگلەیەکی زۆر هەیە لەسەر مەرزەکان لەسەر گومرگەکان کاک مەسرۆر هەروە کاقوبات ینی لەگەڵ تیمی وەزارەتی مالیە کۆبوونەوەیەکمان کرد لەسەر ئەم بابەتە بە جددی دانیشتوینە خەڵک گلەیەوە کاکال دەڵێ بابەتی مەرزەکان ینی جۆرێک لە معنی خوڕوقاتی یاسایی تێدایە سێ هەنگاوی زۆر سەرکیمان کردو لەسەر مەسلەی مەرزەکان یەکەمیان ئەوەیە کە ئێمە لێژنەیەکمان داناوە بە سەرۆکایەتی وەزیری مالیە بۆ پێداچوونەوە بە هەموو گرێبەستە خزمەت گوزاریانی کە لە مەرزەکانە هەیە لەو گرێبەستانە جۆرێک لە ینی خەڵک ینی قسە لەسەرەوە دەکات دەڵێن حەقی گشتی لەو گرێبەستانە مەغبوونە یعنی واتە ڕەچاوی ئەوە نەکراوە کە مافی گشتی لەو گرێبەستانە ئێستا ئێمە دەسەڵاتی تەواومان داوەتە وەزیری دارایی بۆ لەگەڵ ئەو تیمەیە بەو گرێبەستانە بچنەوە بۆ ئەوەی مافی گشتی لەوێ بپارێزن لەلایەکی ترەوە لەژنەیەکی ترمان دروست کردو بۆ زەبتکردنی هەموو سنوورەکان دەڵێن خوڕوقات لێرە و لەوێ هەیە بەڵام ئێستا بە ڕێئاسەتی وەزیری ناوخۆ لەژنەیەکی تر دروست کراوە بۆ ئەمانە ئەبن بە قازانج و بچنە خزمەت و بێگومان ئێمە لە ڕێگەدات و داهاتی ناوخۆ من بۆ بە جەنابتم باس کرد 100 میلیۆن دلار مانگانە کە زیادمان کرد بۆ داهاتی ناوخۆ لە ڕێگەی چیەوە بۆ لە ڕێگەی ئەم کۆنتترۆلکردنەوە بووە لەلایەکی تر کە زەریبە یعنی هاتووینە مەسلەی ئەفعاتی زەریبیمان نێشتۆ زەریبەمان لەسەر خەڵکەکان ترین بابەتی وردن بۆ من بێمەوە خزمەت زیاتر لەسەری بۆستین کاتی زیاترش بە کاکەمال بم کاکەمال یەکێک لەو بابەتانی کە من پێم خۆش بوو لەگەڵ جەنابتان باسی بکەم زۆر جار وا دەرئەخرێت کە هەموو ئەو بڕیارانی حکوومەت ئەیدات چ ئەو بڕیارانی کە وڵاتیان پێیان باشە چ ئەوانەی کە تێبینیان لەسەری هەیە زیاتر ئەوەی بەعدێکی با بڵێن مادی و مالی هەبێ هێرش ئەکرێتە سەر وەزیرەکەی ئێوە لە ناو حکوومەت بۆ نمونە ئەوترێ وەزارەتی دارایی ئاوە وەزیری دارایی ئاوە پێم خۆشە لێرەوە ینی جەنابتان کە حەزورتان هەیە لێرە بە فرسەتی ێزانم ئایا ئەمە حەقە یا غەدرە لە وەزارەتی دارایی و لە جەنابی کاک ئاواتی شەکرێت وڵام من پێم وایە هیچ حەقێکی تێدا نییە ئەو هێڕشانە بکرێتە سەر کاک ئاوات چونکە ئەو مبەڕیڕانەی کە باز دەکرێتن و منش زۆرێکیان گوێم لێ دەبی یان دەیخوێنمەوە هیچیان ڕاست نین چونکە کاک ئاوات وەک کاک دکتۆر مێریش باسی کرد لەو لیجانانان بۆ ئەوەی پێداچوونەوە بە هەموو ئەو خواروخێتی ئەو خوڕوقاتانە بکەن کە لە وەزارەتەکەی کاک ئاواتدا کراوە چ لەسەر مەسەلەی ڕسومات و گومرگ و زەریبە و سنوورەکان و ڕێخستنەوەی داهاتەکان بێ ئەوانە ئەو بەوانە هەستاون ئەو خروقاتانیان نەهێشتە ئەوانەی نەهێشتووە کە لە وەرگرتنی بازدا هەوە لە ڕێخستنەوەی سنوورەکاندا کردوێتی لە هەموو ئەوانەی کە پێیان وا بووە پێویستی بە پێداچوونەوە هەیە ئەوان دەستیان بۆ ئەوانە بردووە بەڵام بۆ خۆش من بەڕاستی نازانم هەندێک جار هێرش دەکرێتە سەر کەسێک بەوەی کە شتێکی نەکردووە تاوانبار بکرێت باشە بابەتێکی دیکە هەیە کە پێم خۆشە لە ڕەهەندە ئابوووریەکە و جەنابتان قسەی لەسەر بکەنیانی لە ئێستادا جیهان بەگشتی و عێراق بە شێوەیەکی زۆر تایبەت و لە زمنی شارێمی کوردستان کە نرخی نەوت گۆڕانکاری بەسەردادێت لەبەرەوەی ئاعتیمادی کولی بە تایبەت بۆ عێراق و تا ڕادەیەک بۆ هەرێمی کوردستان چکە پەیوەستن بە یەکەوە یەکسەر کاریگەری لەسەر داهاتدانێ یەکسەر کاریگەری لەسەر بابەتە جیاوازەکان دانێ و ئەمە من دوایە و قەلەقیانش باسەکەم لای خەڵکە سەبارەت بە موچەت دروست بووە ئەمە چ کاریگەریەکیە بێ لەسەر هەرێمی کوردستان و ئێوە مادام یەکتی من چۆن خۆتان حازر کردووە بۆ ئەوەی ڕوبەڕووی ببنەوە لەم قۆناغی ئێستا کە پێوترێ قۆناغ و سەردەمی کۆرۆنا و ئینشاڵڵا لە قۆناغی دوایە مشکە تەواو بێ ئەو دۆخەی دروست بووە تایبەت نییە بە هەرێمی کوردستان تایبەت نییە بە عێراق هەموو دنیای گرتوتەوە و کاریگەری زۆر گەورەشی کردوتەوە سەر هەموو دەوڵەتانی دنیاە تەنانەت ئەوانەی زلهێزەکانیش حتمما خۆ ئێمە بەدەرنین لەو مجتەمەعی کە مجتەمەعی دەوری پێدەنن داهاتی هەرێمی کوردستان
ئەو سەرچاوانە داهاتانەی هەمووی دیارە داهاتە ناوخۆیەکانە داهاتی گومرگەکانە و داهاتی نەوتە هەموو ئەوانە تەسیری لێ کردو حتمما بەهۆی ڕاگررتنی دەوام نەبوونی دائیرەکان داهاتی ناوخۆ ئەوە دەزانین یەکجار کەم بووتەوە ڕەنگە شتێکی زۆر کەمی لێما بتووە سنوورەکان هەر بەم شێوەیە و داهاتی سەرچیشی کە لە نەوتەوە دێتن ئەوەی بینیتان نەوت سعرەکەی چۆن دابەزی گەیشتە کوێ بە حتمما ئەوە تەسیری لە ئابووری لە داهاتی هەرێمی کوردستان دەکا کردوێتشی کاریگەریەکانی زیاتر ئەوەیە کە ئێمە دەبێت ئەو قۆناغی کە تێدان ببێتە دەرسێک بۆمان کە لە داهاتوودا پەنا بخوا کە ئەو قۆناغەمان تێپەڕان کە من دڵنیام تێی دەپەڕێنین چونکە وەکو ئەو بەڕێزانە باسییان کرد مادام هەمومان شانمان داوەتە بەر ئەوە و میلەتەکەی ئێمەش تەجربەی لەوەی زۆر خراپتر و ناخۆشیتی دیوە تێی دەپەڕێنین بەڵام دەبێت بێتە دەرسێک و هاندەرێک کە خێراتر سەرچاوەکانی داهاتمان زیادکەین بەوەی کە تەنها ئیعتیمادمان لەسەر نەود نەبێ بین داهاتی ناوخۆمان کارگەکانی ناوخۆمان بژێنینەوە بە شێوەیەک بەرهەمی ناوخۆمان زیاد بێ پێویستمان بۆ نەبێت لە دەرەوە بێنین ئەو پارەمان بڕاتە دەرەوە بەڵکە بە پێچەوانەوە بەرهەمی خۆمان هەناردەی دەرەوە بکەین. باش سپاس دەکەم کاکەمەڵ دکتۆر دارا ئێوە وەزارەتەکەتان ناوێکی زۆر ڕوونی هەیە و زیاتر ینی پلاندانانە بۆیە ڕەنگە کە باز بێتە سەرباسی پلاندانان زیاتر چاوەکان لەسەر جەنابتان بن هاوڵاتیان نیگەرانیەکیانەیە ئەڵێن ئایا دیسان ینی کاتێ نرخی نەوت بەرزە بێتەوە موچە ئێمە زیاد ناکرێ بۆچی کە نرخەکە دابەزێنرێت یەکسەر بابەتی موچە دەهێنرێتە ئاراوە و ئەوەندەی من زانیاری وەرگرتووە بۆ ئەم بەرنمەیەش بابەتەکە بەو شێوەیە نییە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان باس کراوە کە حکوومەت سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت بەشدارانی حکوومەت کەوکوژی دانیشتون بۆی موچەی هاوڵاتیانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان کەم بکەنەوە چ پلانێک هەیە بۆ ئەوەی کەمترین کاریگەری لەسەر تاکی کورد و کوردستانی دابنێت لە هەرێمی کوردستان ئەوە دەگەڕێنەوە سەر متمانە لە بینی خەڵک و حکوومەت بەڵێ زانیا من حەز دەکەم وەکو ئەو هاوڵاتیەک قسەی بکەم کە ئێستا تەمەشامان دەکات باش خەڵک متمانەی زۆر بە حکوومەت نەمایە طبعاً ئەمە عفوم کە دکتۆر هەستان نەکرد لەگەڵ کابینەی نوێمە هەندێک ئاشتبوونەوە ڕوویدا ئێستا دەمێ باسیەوە مۆزای باش ئەمە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم ئیتیزامان بۆی بتوانین متمانەی خەڵک بگەڕێنەوە بە خۆتان دەزانن ئەو قەیرانانەی پێشتر و لە کوردستان کردوای کرد متمانە لە بینی خەڵک و حکوومەت کەم بیتەوە ئەمە هەموو هەوڵەکانمان لەوە بتوانین متمانەی خەڵک بگەڕێنەوە و ئەوەی کە باسم کرد مەوزوعی قەیرانی کۆرۆنا و هاتنی کۆرۆنا ئەوە متمانەی گەورەی حکوومەت لای خەڵک دروست بووە کە خەڵک هەستی کرد حکوومەتەکەی بەڕاستی خاوەندارەتی دەکات لە هەموو لایەکەوە و ئەوەی کاکەمال باسی کرد یعنی ئەمە باسی ئەمنی غیزایی دەکەین حکوومەت یەک لە مەسئولیات و ئەولەویاتی دانایە کە مەوزوعی تەندروستی بەلایە کە مەوزوعی ئاسایشی خۆراک بەلایەکەیە کە حکوومەت بەرپرسە لێ کە هاوڵاتیان لە هیچ وەختێک تووشی قەیرانی خۆراک نەبن باش ئەوەی کە باسی متمانەمان کرد کە یعنی حەزەکەم یەکشت بزانم هەموو خەڵک ئێستا پێیان برێ کێشت لەگەر بەغدا هەیە بەغدا موچەی نانێری ئەو قسانەمان لە کۆبنەوەکانی خۆشمان لە ئەنجومەنی وەزیران و کۆبنەوە تایبەتەکانش کردی خەڵک قەنەعات پێ دەکا و دەزانن بەغدا دائما کێشەمان لە دروست دەکات کە پێیان درێ باسی داهاتی ناوخۆ دەکەی مەوزوعی کۆرۆنا هات ئەوەی کە دکتۆر ئومێد باسی کرد لە کابینەوە داهاتمان توانی بکەینە دوو ئەوەندە ئەوە دەستکەوت و بەڵام مەوزوعی کۆرۆنا داهاتی ناوخۆی تقریبا زۆر دابەزاندیەوە کە دوای باسی لێ دەکەین بەڵام کە دێنە سەر مەوزوعی مەلەفی نەفتەوەی کە بەجە ناوت باسی کرد دیسان دەرەمەوە دەبی وەکو ئەو هاوڵاتی قسەی بکەین کە ئێستا تەماشامان دەکات مەوزوعی مەلەفی نەفت مەلەفەکی معقدە خەڵک سیقەی پێ نییە یەک لەو نقطانەی کە متمانەی خەڵک لەگە حکوومەت نیە مەوزوعی مەلەفی نەفتە ئەمە لە کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەنجومەنی وەزیران بەڕێز سەرۆکی ئەنجومەن جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران شەفافیت لە هەموو سەرچاوەکانی داهات بووتە ئەولەویەت کە دەبی هەموو هاوڵاتی و هاوڵاتیان بزانن داهاتی کوردستان چیە و بە تایبەت مەوزوعی مەلەفی نەفت ئەوەی کارتان لەسەرەوە کرد ئەو خاڵانەی دووباری ناکەمەوە کە کاک دکتۆر ئومێد ئاماژەی پێدا زیادکردنی داهاتی ناوخۆ بۆ نمونە ئێمە کۆمەڵێک شتمان هەیە ئەوەی هاوپەیمانانە بەغدایە مەرزەکانە ئەو داهاتانەی باج و دەرامەت ئەم شتانە کە ئەبێ بە داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تواناکانی خۆی لەسەری هەڵ ئەچنێت و پارە تەخسیسەکە چی ئەکرێ بۆ ئەوەی دووبارەیەکەمەوە پرسیارەکەم کەمترین کاریگەری لەسەر هاوڵاتی دابنێت کەمترین کاریگەری بەوەی بڵان تو ئەگەر داهات سەرچاوی داهاتەکانت چیە بەغدایە داهاتی ناوخۆیە ئەوەی هاوپەیمانانە لەگەر
داهاتی نەفتە باش. ئەوەی کە ئەم دەرێن با خەڵک بزانی داهاتی کوردستان یان شەفافیت هەبی لەوەی بە خەڵکی خۆت برەی داهاتەکانم ئەوەیە لە بەغدا ئەوەیە داهاتی ناوخۆت ئەوەی کە باسی لێ دەکەین داهاتی نەفت ئەو کاتەمە بەستەوەی تێگەیشتنی زیاتر خەڵک زانی کە ئەمە لە پاش ساڵی 91 لە راپەڕینەوە خەڵک کە متمانەی بە ئەو وەختەی بەرەی کوردستانی و دوای یەکەمین کابینە و دو کابینە لێگەلا دوایەکانە بوو کە خەڵک دەیزانی حکومەت هەرێمی کوردستان ئەو ئیمکانیەتەی نییە مامۆستا دکتۆر مهندس هەموو فەرمانبەران ئیستعدادیان هەبوو بەبێ موچە داوام بکەن خەڵک نانی بەتانی لە ماری خۆی دەینادەیدا حکومەتی هەرێمیان پێشمەرگە چکە دەیزانی حکومەتەکەی نیتی دەبێ ئەمە بە خەڵک برین چمان هەیە وەتانی ستان بدەینێ ئەگەر شەفافیت هەبوو خەڵک متمانە دەگەڕێتەوە بەڵام لەوەی متەئەکید بن کە باسی موچە و بژێوی خەڵک دەکرێتن ئەولەویەتی حکومت مەوزوعی موچە و بژێوی خەڵکە کو باسمان کرد ینی ئەمە لای حکوومەت دووبارەیەکەم و پرسیارەکەم مەبەستمان وەڵامە وەربگرمەوە موچە و بژێوی خەڵک لای حکوومەتەکە کە ئێوە تایە وەکو یەک تیم ئیشەکەن ئەولەویەتی ئێوەیە ئێستا لەو قەیرانە کە ئێستا باسی دەکەم تەندروستی خەڵک ئەوە حکومت زۆر سەرکەوتووە کە توانیمان بەو ڕێکارانە و بە بڕیارانی حکومەت هەرێمی کوردستان خەڵک بپارێزین و کوردستان بە نمونەی باش لە ڕوبەڕۆبوونەوەی قەیرانی کۆرۆنا پیشان بدەین باش ئەوەی کە دووەم لە ئەولەویەتی حکومەتە مەوزوعی ئاسایشی خۆراکە کە هەموو هەوڵەکانمان و کاکەمال دەزانی بخۆی با تەفاسیل بدا کەەوە ئەولەویەتە یعنی کە تەندروستیت ئەولەویەتدایە خۆراکتدایە ئەو دە مەوزوعی موچە و بژێوی خەڵک ئەوە ئەولەویەتی حکومەتی بەتانە هاوڵاتی طبعاً ئەوە هاوڵاتیش ئەکید هەز بەوەی دەکاتن سپاس دەکەم دکتۆر ئامانج بڵێ لەم دۆخەی کە ئێستا دروست بووە لەم ئاوەلێڵەی کە هەیە زۆر کەس مەلەوانی تیاکات هەندێک بەنیەتی باش و هەندێک بەنیەتی خراپ یەکێک لەو نیەتانەی من لە ڕۆژانی ڕابردوو خوێنمەوە بە بەرنامە ئیشی لەسەر دەکرێت ئەوەیە کە جێبەجێکردنی یاسای چاکسازی واتە بڕینی موچە پاشەکەوتی موچە لە بەرگێکی دیکەدا ئێوە بەدەستی خۆتان دەستان هەبوو لە یاسای چاکسازی و بەدەستی خۆتان گەیانتانە پەرلەمان و متابعەتان کرتا و کاتەی چووە پەرلەمان گفتوگۆی لەبارەوە کرا پەسەند کرا دووبارە گەڕێنرایەوە دیسان لە کابینەی نوێم ئێوە ڕۆڵتان لەم بابەتە هەبوو پێم خۆشە تۆڕ ڕوونکردنەوەیەکم بیتێ ئایا جێبەجێکردنی یاسای چاکسازی واتە باشترکردنی دۆخی هاوڵاتیان زیاترکردنی داهاتەکان بڕینی موچە و دەرماڵە و ئەو پارانەی کە خەڵکانێک بە نایاسایی و بە نائاسایی و بە ناشایستەی وەریەگرن یان دیسانەوە پاشکەوتکردنی موچەی فەرمانبەر طبعا ئەمە پرسیارێکی زۆر بەجێیە من ئەمە لەو مەدخەلەوە دەست پێ بکەم بەڕاستی کە ئێمە باسی قەیرانی دارایی ئەەکەین ئەبێ باس لە دارایی گشتی بکەین دارایی گشتی هەموو وڵاتێک لە چی پێکاتوە داهات خەرجی کورتهێنان قەرز ینی سەیری قانونی موازنەی عێراقکە هەر وڵاتێکی پێشکەوتوو بکە ئەم چوار بەشەیە ئەم چوار بابەیە ئەگەر سەیری بارودۆخی هەرێمی کوردستان بکەی کاک یادگار ئەکرێ سێ قۆناغ بێ قۆناغی 92 هەتاوەکو 2003 لە 2005 بەدواوە هەتا 2014 مانگی شوبات لە 2014 مانگی شوبات هەتاوەکو ساڵی 2019 لە دوای 2019 شەوە کە علاقاتی هەرێم و بەغداد چوە قۆناغێکی تر ئەمەش قۆناغێکی ترە باش ئەگەر سیر بکەی هەمیشە لە ساڵی 92 کە قانونی موازنە لە پەرلەمان دەرچووە هەتا 2013 سەیری بکە قوانینی موازنە هەیە هەمیشە داهات و خەرجی کورتێنان هەبووە واتە هەمیشە ئەو داهاتی کە لە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لەگەڵ خەرجەکانی لاسەنگ بووە بەچی پڕکراوەتەوە زۆر جار بە قەرز دوای دێنە سەر مەسەلەی قەرز چونکە قەرزیش بابەتێکی گرنگە کاتێک کە حکوومەت ئیتر لە دوای ساڵی 2014ەوە تووشی ئەو چوار شۆکە بوو مەسەلەی دابەزینی نرخی نەوت بڕینی بەشە بودجێ هەرێمی کوردستان لە مانگی شوباتی ساڵی 2014 کە پێشتر مانگانە زیاتر لە تریلیۆنێک دینار لە حکوومەتی فیدراالی وەکو بەشە بودجێ هەرێم دەهاتە هەرێمی کوردستان دواتر مەسەلەی شەڕی داعش و هاتنی زیاتر لە ملیۆن و نیوەک ئاوارە ئەمانە ئەو ئەسبابانە بوون کە وای کرد کە ئەم کورتێنانی ئێمە باسیەکەین لە بینی داهات و خەرجەکان زۆر گەورە بێ عادەتەن حکوومەتیش وەسیلەی پڕکردنەوەی ئەم کورتێنانە چییە بریتیە لە مەسەلەی قەرزکردن بۆیە ئەو قەرزەی کە کاک دکتۆر دارا باسی کرد پێم وایە ئەمە تەراکمی چەندین ساڵی حکومڕانیە لە وڵاتە نەهی ئەم نۆمانگەی ئەم کابینەی نوێمە نەهی کابینەی پێشووترە ئەمە وەکو کاک دکتۆر ومێدیش ئاماژەی پێدا قانونی چاکسازی بدیوەکەی تریا ئاعترافی ئەوانەیە کە حکومڕانی دەکەن کە ئەم شتانەمان ئەم چەند ساڵە کردووە کە تۆ سەیری بابەکان بکەی نەهێشتنی سوودمەندی جارێک لە زیاتر لە جارێکی خستنەوەی هێزەکانی پێشمەرگە مەسلەی ڕێخستنەوەی حیمایە
مەسلەی پاکردنەوەی لیستەکانی خانەنشینی و کەسوکاری شەیدان ئەمە بەدیوەکی ترا تۆ سەیری بکە واتە لە ساڵانی ڕابردوو و کاکتۆر ئومێد ئاماژەی پێدا ئیتر هەموو کابینێک لە دوایەکان بەرپرسیارن لەوەی کە ڕووی داوە. بەڕاستی کە سەیری یاسای چاکسازی ئەەکەی نیەتەکە لە ئەساسەوە ئەوە بووە کە ئەم یاسایە تایتڵی ڕئیسی ئەوە بۆ چۆن بتوانین زمانی ماف و شایستەی موچەخۆری شایستە بکەین کاگەڕ. یعنی وەکو خۆت ئاماژە پێدا پرسیارەکە بەڵێ یاسای چاکسازی دە پێناوی موچەخۆری شایستە دەرکراوە. و من زۆر خۆشحاڵیشم هەرکو باسم کرد لەو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە 7 ساعتی خایەن بە یەکدەنگی هەموو یاسای چاکسازیان پەسەند کرد و ناردیانە پەرلەمان. لە پەرلەمانیش بەڕاستی بە ژمارەیەکی زۆری دەنگی ئەندامانی پەرلەمان ئەو یاسایە تێپڕکرا. ئێستا ئێمە لە قۆناغی جێبەجێکردنی طبعا قۆناغی جێبەجێکردن سەختترین قۆناغی چاکسازیە لە هەرێمی کوردستان. بەڵام کە باز لە کورتێنانەکرێ لە بینی داهات و خەرجی ئایا پڕکردنەوەی ئەم کورتێنانە هەمووی بخرێتە ئەستۆی موچەخۆر یان نا ئەمە پرسیارەکەیە. ئەو لەوێتی حکوومەت هەرێمی کوردستان بەو شێوەیە نییە کە باسەکرێکە هەموو بارگرانیەکە و بەڕاستی موچەخۆری بە تایبەتی موچەخۆری مەدەنی لە ساڵانی پێشوش بەهۆی سیستمی ناچاری پاشەکەوتەوە بەڕاستی پێم وایە کە تەحملێکی زۆر گەورەیان کرد کە موچەکانیان پاشەکەوت کرا. بۆیە یاسای چاکسازی وەکو بۆ جەنابتم باس کرد هەدەف لێی دزامنکردنی ماف و شایستەکانی موچەخۆری شایستەیە نەک بە هیچ شێوەیە کە زەرەر بگەیەنێ بە موچەخۆرێک کە موچەخۆرێکی شایستەیە. وەکو هەموو جارێ نمونە باسێکە مەسەلەن تەقاعودی مامۆستای معلمی ابتیدایی هەیە 43 ساڵ خزمەتی وەزیفی کردووە ئێستا 290 هزار دینار وەرەگرێ مانگانە کە هەموو مانگی لە 170 ڕاتبەکەی بە تەوقیفاتی تەقاعودی بردراوە. مەسەلەن ئەم شتانە کە ئەگەر سەیری بکەیت لە ئەسبابی موجبی قانونەکە ئەمانە بە ئاشکرا باس کراوە. بۆیە وەڵامیشی گشتی من بۆ ئەم پرسیاری جەنابەت ئەوەیە نەخێر هەدەف لە یاسای چاکسازی ئەوەیە کە زمانی ماف و شایستەدارایی و ئیمتیازاتەکانی موچەخۆری شایستە بکات. جێبەجێکردنی یاسای چاکسازی چەند هاوکاری حکوومەت دەبێت بۆ ئەوەی شایستەی فەرمانبەران و موچەخۆرانی خۆی دابین بکات؟ چەند هاوکارە بێ ئەگەر دەست بکرێ بە جێبەجێکردنی بە شێوەیەکی خێرا؟ چەند مەبەستت لە نسبەتەوەی ئیراداتی ناوخۆ زیاد بکە کە داهاتیش زیاد بکە حکوومەت باشتر دەتوانێت نازی وڵاتیانی خۆیان بگرێت. خۆی کە تۆ سیستمی موچەی ئەم وڵاتە بە جۆرێک لە جۆرەکان دادپەروەری تیا بنیات ئەنێی و لەسەر ئەساسی شایستە بوونە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان موچەخۆری شایستە مافەکانی پارێزراوە. بێگومان ئەمە لە مەسلحەتێتی بەڵام لە من بپرسی بە ژمارە چەند دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان من لەوانەیە ئەوە زیاتر وەزارەتی دارایی و ئابووری ئەو وردەکارە بەڕێوەبەراتی گشتی ژمێرکاری ئەو معلوماتی لا بێت. لای من نیە ڕۆڵێکی ئیجابی ئەبێت. بەڵام ئەگەر سەیری هۆیەکانی دەرچوونی قانونەکە بکەیت کاگادگار هۆیەکانی دەرچوونی قانونەکە زۆر بە ئاشکرا باسی وەڵامی ئەم پرسیارانەی جەنابتیە. سپاس دەکەم دکتۆر ئومێد. ناوە دیسان باس لەوە کرێت کە هەرێمی کوردستان لە ماوەیەکی کەمە یاخود لە ماوەی 1 مانگە 2 موچەی لە بەغداوە بۆ هاتووە بەڵام نایدات بە موچەخۆرانی خۆی. ئەم باسە چییە؟ وایە؟ وەڵام پێمێ پێشەوەی جوابی ئەوم بۆ بابەتە بدەمەوە باسی هەندێک ئەرقام بکەین بۆ خەڵکانی ئێمە باسی شەفافیەتمان کرد خەڵکە بێ بزانێت ئێمە لە مانگی 12 ساڵی ڕابردوو داهاتی ئێمە چەند بووە و ئێستا لە مانگی 3 کە ئەم قەیرانی کۆرۆنەیە چەندێک تەئسیری لە ئێمە کردو داهاتی ئێمە چەندێک هێناوەتە خوارەوە و نەفەقاتی ئێمە چۆن بووە و چیشی لە بکەین چونکە دەبێت هەندێک ئەرقام باز بکەین بۆ خەڵک بزانێت یعنی و ئەو شەفافیەتەیە کە ئێمە تەرکیز لەسەر متماناکەین خەڵکە بێ ڕقەمەکانی لە پێشچاو دیار بێت. ئێمە لە مانگی 12 2019 داهاتەکانمان بەم شێوەیە بووە 383 بە دۆلاری ئەڵێم طبعا بە دینار جیاواز 383 میلیۆن دۆلارمان لە عێراقەوە بۆ هاتووە مانگانە داهاتی ناخۆمان گەیاندوو بۆ 244 میلیۆن دۆلار. ئەو پارەی کە لە نەوت بۆ ڕەواتب بوو بۆ خەرجی حکوومەت تەرخانەکرا 295 میلیۆن دۆلار بوو. کۆی گشتی داهاتی ئێمە لە مانگی 12 لەگەڵ ئەوەی تەحالوفیشە کە 7 میلیۆنە کۆی گشتی 939 میلیۆن دۆلارمان هەبووە. لە بەرامبەردا خەرجەکانی ئێمە چۆن بووە؟ خەرجەکانی ئێمە 755 میلیۆن دۆلار ئێمە دەدەینە ڕەواتب مانگانش. یعنی ئێمە داهاتمان 939 میلیۆن دۆلار بووە بەڵام خەرجەکانشمان بەم شێوەیە بوو 755 میلیۆن دۆلار بەس معاشات بووە. معاشاتی کۆی گشتی ئەو کەسانی کە معاش وەرەگرن بۆ معلوماتی جاویەک لە سەتی عێراق دابینیە. بەڵێ یعنی لەم 755 میلیۆن دۆلارە عێراق تەنها 383 دابینەکە ئەوەی تر کە عێراق لەن ڕاتب دەنێرێ عێراق 151 ڕاتبەکە ئەنێرێ
ئەو ڕاتبەی کە ئێمە دەیدەین باقیەکەی تر لە داهاتی ناوخۆ و داهاتی نەوتی خۆمان کە دەفرۆشرێت پڕی دەکەینەوە. یعنی ئەمە بەر بۆ بەرچاوڕۆنی دا. یعنی 755 میلیۆن دلار ئێمە دەدەینە ماگانە دەدەینە معاشخۆر. 1 ملیۆن و 234 هزار کەس معاش وەردەگرێت لە حکوومەتیان بەس بوو برعفو بەس بۆ بزانم قسەکان تەوەشم بۆ باسکە هاتنی کۆرۆنا ئەم ژمارانە چی لێ کرد؟ بەڵێ ئێستا باسیەکەم یعنی بۆ ئەوی بزانیت داهاتەکەمان ئەوەندە بوو بۆی بە شەفافیت باسی بکەین خەرجەکانمان چەندێک بوو 755 میلیۆن دلارمان داوەتە معاشات ینی مانگانە 205 میلیۆن دلار بودجەی تەشغیلی بووە کە ئیشی حکوومەت بووە و ئێمە مانگانە 35 میلیۆن دلاریشمان بۆ وەگەرخستنەوەی پرۆژەکان داناوە و ئێمە بەڕاستی یەکێکە لەو شانازیانەی کە لەم کابینەیە ئێمە دەستمان کەوتووە ئەوەش بووە کە زۆربەی هەر زۆری پرۆژەکان ڕاوەستا بوون ئێمە هاتین لەو بەشە داهاتەی کە بەسمان کردووە دەستمان کەوتووە بەشێکی زۆری پرۆژەکانمان وەگەر خستۆتەوە و دیاریش ئەتیمامان بەڕێگەوبان و سودود و کارەبا و ئیلی ئاخری یعنی کۆی گشتی خەرجەکانی ئێمە 995 میلیۆن دلار بوو واتە ئێمە لە مانگی 56 میلیۆن دلار بۆ مانگانە حجزمان هەبووە لەم مانگە داهات و خەرجەکانمان چی لێ دێت یعنی داهاتی ئێمە ئەگەر سەیری بکەن بەڕێزان ئێمە لەم مانگەی 479 میلیۆن دلارمان لە داهاتی کوردستان لەدەستداوە لە 145 داهاتی کوردستانمان لەدەستداوە بۆتانیش باسەکەم چۆن ئێمە داهاتی ناوخۆ لە 244 میلیۆن دلارەوە ئەم مانگە تەنها 60 میلیۆن دلارمان بۆ ماوەتەوە ڕێک یعنی ئێوە تەسەوەر کە یعنی ئێمە چەندێکمان لە داهاتی ناوخۆ لەدەستداوە داهاتی نەوت لەو ڕێژەیە ئەوەی کە بۆ حکوومەتە ینی با بڵێن بۆ وەزارەتی مالیە هات لە 300 میلیۆن ئێمە تەنها ئێستا 60 میلیۆن دلاری بۆ دەمینێتەوە یعنی ئێمە ئەوە یەکێکیان لە 244ەوە بوو بە 60 بوو بە 60 هیچی جانیش بەڵێ ئەوەی تریش لە 295ەوە بوو بە 60 یعنی تەسەوەرکە یعنی ئێمە تەنها لە مانگە یعنی بەپێ ئەگەر پارەکەی بەغداش ئینشاءڵڵا هەوڵ دەدەین مستەمەر بێ و تەتمیناتی ئیجابیشەیە کە مستەمەر بێت 383 عێراقمان دەست دەکەوێت 60 میلیۆنی داهاتی ناوخۆ 60 میلیۆنیشی ئەوەی نەوە دەگەت لێ دیتەوە 520 دەکات ئێمە 479 میلیۆن دلارمان لەدەستداوە 45 لە سەتی داهاتی کوردستانمان لەدەستداوە ئەم کۆبوونەوەی کە کرا لە ماوەی ڕابردوو بوو ئەوە بووە کە خەرجەکانی خۆمان چۆن ڕێک بخینەوە واقعێک لە بەردەممانە کە ئەم ڕقامانی کە باسم کرد ئەمە فاکتە هەر بۆیە لێرەوە منی حەقە باسی ئەوە بکەم کاک مەسرور بەڕاستی شەو و ڕۆژی خستۆتە سەرگەڕ ینی لەگەڵ تیمەکەشە بەڵام خۆی شەو و ڕۆژ ینی ئەمە شایدەیە کە دەبێت باز بکرێت شەو و ڕۆژی خستۆتە سەر یەک ینی لەگە هەموو وەزیرەکان لەسەر خەت بووە و خۆی شانەی قەیرانی دارایی دروست کردووە کۆبوونەوەی کردووە پلانی دانا لەگەڵ وەزارەتەکانە لەسەر خەتە ینی هەموو ئەمە بووە کە خەرجەکانمان چۆن ڕێک بخەینەوە کە دین خەرجەکان ڕێک بخەینەوە کاک مەسرور سێ ئەولەویەتی هەبووە ینی بەڕاستی و تەرکیزیشی کردەوە لە شانەی قەیرانی دارایی و سبەی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیش باسی دەکات و پێشتر خۆشی باسی کرد سێ ئەولەویەتی هەیە و بە حکوومەتەکەشی وتەوە بە کابینەکەشی وتەوە یەکەم ئەولەویەتی لای کاک مەسرور ئەوەیە کە موچەی فەرمانبەرانی حکوومەتی هێرێم دابین بکات هەموو تەرکیزی لەسەر ئەوە بۆ پرسیاریش ئاماژەی بۆ ینی بابەتە بڕاتە بێ پرسیاری بەس ئەم سێ ئەولەویەتت بۆ باسکەم ڕفەتەیە یەکەمیان ئەولەویەتی کاک مەسرورەوە بۆ کە موچەی فەرمانبەران دابین بکات و هەوڵ بدەین بە هەموو شەو نخۆین یەک ئێمە بۆ داوای لە حکوومەتەکە کردووە هەرچی لە توانامان هەبێ ئێمە هەوڵ بدەین موچەی فەرمانبەران بەڕەچاوکردنی ئەو دابەزینە زۆری لە داهات هەیە موچەی فەرمانبەرانیش ینی دابین بکەین قوتی خەڵک دابین بکەین ئەمە نقطە یەکەم دووەم کەشت زۆر تەرکیزی لەسەر کردووە ئەمنی غیزائیە ئەبێ خۆراک دابین بکرێت بۆ خەڵک بۆ یەکەم جار ئەوە کەمالە وەک پێشمەرگە ئاسایەک بەڕاستی حەزەکەم دوای لێ بپرسی سەرۆکی بۆردی خۆراکە کارمان لەسەرەوە کردووە کە هیچ ئەزمەیەک لە خۆراک دروست نەبێ سێم ئەمنی یعنی تەندروستی دەرمان ئێمە هەوڵمان داوە خۆراک و دەرمان بۆ ماوەی 6 مانگ لە بەزارەکانی کوردستان هەبێ و حکوومەت خۆشی شان بداتە بەرەوەی کە خۆراک بکڕێت و هەروە دەرمانیش دابین بکە ئەم سێ ئەولەویەتە ئەولەویەتی کاک مەسرور بۆ شانەی قەیرانی دارایکاریان لەسەر کردووە ئێمە هەوڵ دەین خەرجەکانمان بە شێوازێک ڕێک بخەینەوە لەو چوارچێوەیە ئێمە هەوڵ دەین لە کاتی ئەو دابەزینە زۆرەی کە هەبووە هەوڵ نادین کە زۆرترین تەسیر بخاتە سەر موچە خۆر ئەمانەوێ وەڵامی یەک پرسیار بە نسبەت بینەرەوە گرنگە دواتر دێمە سەر وردەکاریەکان لەگەڵ هەمووتان ئەزانم بەیانیش کۆبوونەوەیەکی گرنگتان هەیە موچە کەم دەکەنەوە لە پلانتاندایە ئێمە هەتا ئێستا بەتام لە حەزەیەوە ئەوەی کە من زانی وشمە لە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و کابینەکە هیچ نیەتێک نییە بۆ ئەوەی کە ئێمە موچەی فەرمانبەرانی خۆمان کەم بکەینەوە ئێمە دەمانەوێت ئەو داهاتی کە هەمانە وعدێک دەدەینە هەموو خەڵکی کوردستان ئەو داهاتی کە دێتە دەستمان بە شەفافیت چۆن ئێستا ڕقەمەکانم باس کرد بە شەفافیت لەگەڵ خەڵکی خۆمانە باسی دەکەین و ئەو داهاتی کە دێتە دەستمان ئەولەویت بۆ موچە بێ
ئەولەوێتی ئێمە بۆ متدابینکردنی موچەی فەرمانبەرانە بێت. سپاس دەکەم دکتۆر دێمەوە پرسیارەکەم بیر نەچووە لەسەر دوو موچەکەش ئەوش وەڵامی گرنگ ئەگەر دکتۆریش توانی وەڵام باتەوە هەرگرنگە کا کەمال ئەم ئاسایشی خۆراکە ئەمنی غیزایی کە باسەکرێ ئێوە ئاگادارم ینی بە بەردەوامی تەلەفۆنتان بۆ دێت هەمووتان سترێسێکی زۆر لەسەر ئێوەیە بە دیاریکراوی سەبارەت بە خۆراک ئایا ئێمە قەیرانی خۆراک ئەگەریەکە لە پێشمان بێت یان سوپاس بەخوا تێمان پەڕانۆ هەرگیز دروست نابێت. ئەو پرسیارەکە گیادگار ڕەنگە دەیان زار و زۆر زیاتریش ئەو پرسیارە کراوە و جوابمان دایتەوە. ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان چەند سەرچاوەیەکی دابینکردنی خۆراکمان هەیە. یەکیان ئەوەیە ئەوەی بیتاقە تەمینیەکە ئەوە لەخوا بە زیاد بێ ئێستاژ وە حیسەک وە دابش دەکرێت و هێشتانیش تەواو نەبووە و سەرچاوەیەکی تر ئەوەی ئێمە لە هەندێک لەو موادە خۆراکیانە کارگەمان هەیە دروست دەکرێت بەردەوام بەرهەمیان هەیە ئەوی تریش ئی کەرتی تایبەتە. من بۆ خۆم لەو جگە لەوە ئێستا بۆ ئەو قۆناغا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە ئێمە بڕێ خۆراک بکڕین بۆ خەڵکی پێویست لە کاتێکدا کە پێویستی بێبوو دابشی کەین بەسەر خەڵکی نەداروانە کە من تەمەنا دەکەم ئەو زروفە بە خێرایی تێپەڕبێ و قناعەتیشم وایە ئەوەندە زۆر نەخایەنێ کە پێویستیان بەوەش نەبێ. ئێمن لە بەدواداچوونەکانم بۆ بازاڕ و بۆ مارکێت و کۆگایەکان دڵنیاییم داوەتە خەڵک جارێکی تر ئەو دڵنیاییت دەم کە بە هیچ شێوەیەک لە ماوەی نزیکدا قەیرانی دارایی یعنی قەیرانی خۆراک یعنی ئەوەی کە بڵێن خۆراک بەدەست ناکەوێ دەبێت تا ئەزمە ڕوونادا. من هەردوێنێ لە سلێمانی بووم لەگەڵ بازرگانانی ئەوێ کۆبوومەوە لەگە ژووری بازرگانی کۆبوومەوە بە خۆشحالیەوە بازرگانەکانمان زۆر لە خەمی ئەوەدان کە زۆرترین مەوادی خۆراکی بێن نە هەرێمی کوردستان. یعنی هەر بەس ئەمڕۆ 2300 تن برنج هاتووە. دوێنێ لە کۆگایەکان بووم کۆگا هەرە گەورەکان نەک مارکێتێک و سوپەرمارکێت لە هەرە کۆگا گەورەکان شوێن نەبوو تێدا مەوادی دابنێن کێشەی کۆگایان هەبوو. جگە لەوەی ئەو مەوادە زۆرەی کە لە ناو کۆگاکان هەبوو ئەو هەموو بار هەرگرەش لە بەردەرگایان ڕاوەستا بوون کێشەیان هەبووە هەرجگە لەوەش هەر یەک لەوانە گوتی من 110 ترێلیت کردش وا بەڕێگاوەیە نیمە بەستم ئەوەیە بڕێم لە هەموو ئەو خۆراکە سەرچیانەی کە زەرورن پێویستن بۆ خەڵکی کوردستان لە کۆگایەکانمان یەکجار زۆرن و تا ئێستاش بەردەوام لە هەموو سنوورەکانەوە دێ بە بەردەوام دێ نەوەستاوە. بۆیە من جارێکتر دەیرمەوە پێویست بە دڵڕاوچێ بە ترس ناکە کە خۆراک کەم بێتن بەڵام ئەوە پێویستی بە هاوکاری خەڵکی شەیە یعنی ڕوویەکەوە پێویستی بە هاوکاری خەڵکی شەیە. من لەوەوە دەرێم کە دوێنێ هەر لەوێ پێیان گوتم کە خەڵک هەیە خۆراکی هێناوەتەوە برنج و شتی هێناوەتەوە دەڕێکاکە لێم وەرگرنەوە و ئەکسپایری نزیک بۆتەوە ینی مەبەستم ئەوەیە ئەوەندە زیادە ڕۆیی کراوە ئەوە طبعاً ئەو من باسی خەڵکی هەژار ناکەم کە نیانە بە خەڵکی تر ئەوەندە زیادە ڕۆیی کراوە لە کڕین و خەزمکردنی کە پێویست بەوە ناکات. سپاس دەکەم کاک کەمال. دکتۆر دارا ئەگەر کۆمنتێکت لەسەر قسەکان هەبوو ئیزافەی کە بۆ قسەکەی من بەڵام دیسانەوە ینی دێمەوە سەر ئەو خاڵەی کە بە نسبەت تاکی کورد بە نسبەت هاوڵاتیەوە گرنگە ئەوەی کە ینی باس لەوە کراوە کە موچە لە دوای دۆخەتەن دروستێکە و دوایەوەی ئەمە تێئەپەڕێنین لە ئەولەویەتی کارەکان دابێت. ڕێخستنەوەی داهاتەکان چ کاریگەریەکیە بێت لەسەر ئەوەی کە موچە هیچ زیانێکی بەرنەکەوێ و ئێوەش بتوانن سەرکەوتوانە ماوەکانی ئەم کابینەیە تەواو بکەن. ئەوەی کە دکتۆر ئومێدی شارەتی پێدا ئەولەویەتیمە موچە و بژێوی خەڵکە موچەی خەڵکە تەوان ڕێخستنەوەی داهات ئەگەر توت سەرچاوەکانی داهات ڕێگە نەخرێتەوە زیادی نەیکەی پەرەی پێ نەدەیت تەوان ناتانی موچەکان وەک خۆی دابشکەی. بەڵام ئەمن ئەوەی کە باس کرد قسەی جەریدە و سایت و فەیسبووکوانە زۆر قسە دەکرێت لەسەر موچە ئەنی تەنانەت دووراوە موچە بە پێی زانیاری موچە دەبڕێت بزان نە بڕیارێک هەیە نە بڕیارێک درایە
ئەسڵەن ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی نەکردێت لە وەتی قەیرانی کۆڕۆنا دەستی پێ کردێت بەس کۆبوونەوەکانی ئەنجومەنەکان زیاتر کرایە و ئەنجومەنی وەزیران هیچ بڕیای لەبەردەست نییە کە باز لە کەمکردنەوە یان بڕینی تەنها قسەیە و تەنیا قسەی خەڵکە و خەڵک زۆر جار هەیە خەڵکی نامەسئول هەیە مزایدەی سیاسی پێ دەکاتن بەڵام خەڵک دڵنیا دەکەینەوە ئەوەی لە توانای حکوومەتی هەرێمی کوردستان بی ئەوەی کە باسی ڕێخستنەوەی داهات دەکەین باسی زیادکردنی داهات دەکەین باسی شەفافیت لە مەلەفی نەفت دەکەین داهاتی بەغدایە ئەو علاقاتەنێکە لەگە بەغدایە باشتر بکەین ئەو لیژنە تەفاوزەی کە دکتۆر ئومێد باسی کرد هەموو هەدەفمان ئەوە بۆ کە بتوانین هیچ نەبیتن موچە و بژێوی خەڵک بکەین ئەولەویەت دابینی بکەین ئەوە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەم بەخۆم ینی نە لەگەر وەمە خەڵک موچەی بردرێ و نە کابینەکە و نە حکوومەتیش باسی کردیە بەڵام خەڵکەی زۆر هەیە دڵە ڕاوچەیەکیان هاویشتە ناو خەڵک و خەڵک مەفروزە و خەڵکە نامەسئولەی بەونەوەعانە تەسریحات دەن بزان وڵاتەکە و هەرێمەکەیمە لە قەیرانە ئێستامە قەیرانێکی گەورەی کۆڕۆنامان لە پێشە کە هەموو کە باسم کرد هەموو دنیای هەژاندیە و ئێمەتانیتمانە تا ئێستا زۆر بەسەرکەوتوی بەڵام ینی ئەوەن پێویست بەوەی ناخۆشی و دڵە ڕاوچەی باە ناو خەڵک طبعا لێ معلوماتی جەنابەت بەس مەوزوعی موچە نەبوو کە بیدایەتی قەیرانەکان دەستیان پێکرد مەوزوعی ڕۆژێک بە بنزین دەستیان پێکرد کە بنزین دەبیتە ئەزمە ڕۆژێک دەستیان پێکرد کاوەی کا کەمال باسی کرد خەڵکانێک ڕویان لە سوپەرمارکێتەکان کە زۆرترین مواد بکڕن خۆشبەختانە هەموو ئەوانە کۆتاییانەوە مەوزوعی موچەش هەر بەو ئیتیجاهی دەبیتن و دیسا ئەمە تاکید دەکەینەوە کە لە نیەتی کابینەکەی مە نییە لە ئەنجومەنی وەزیران نییە کە باس لە بڕینی موچە و یان دەرماڵە بکە بەڵام یاسای چاکسازی حەقی هەموو هاوڵاتیان حەقی موچەخۆران زیاتر احتفاظ پێ دەکاتن بەڵام خەڵکێک بەنا حەقی بوویتە وەزیر خەڵکێک بەنا حەقی بوویتە مدیر عام خەڵکێک دوو موچە وەردەگریتن هەموو داوای هەموو هاوڵاتیان بگرێت لەم بابەتانە من نەزانم حکوومەتی هەرێمی کوردستان و تەبێژیە وازانم ئێوە ئەم شەو بە سوپاسەوە حزورتان هەیە باسی ئەوم بۆکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یەک تیم کار دەکات بەڵام لەم بابەتانە بۆ نمونە پارلەمانتار قسەی تیاکات چاودێری سیاسی قسەی تیاکات هەندێک جارەوانن لە ناو حزبەکان پۆستیانەیە پلیانەیە گویان لێگیر لەم بابەتانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گوێ لە کێ بگرن یاسای چاکسازی لە پەرلەمان دەنجی لە سەردایە و هەموو ئەندامانی پەرلەمان تقریبان زۆربەی زۆریان وابزان دەنجیان لە سەردایە و یاسای چاکسازی لە بەرژەوەندی خەڵکە هەر کەسێک موچەی بە حەق هەبیتن لێ نابدرێ هەر کەسێک دەرماڵی بە حەق هەبیتن لێ نابدرێ و مەوزوعی بڕینی دەرماڵە شتووە ئەوەی کە باسم کرد زیادەی سیاسیە یعنی کەوەی باز دەکەن یاسای چاکسازی بە عکسەوە داهاتی حکومت زیاد دەکا ئەگە خەڵکێک بەنا حەق موچە چی وەگرتیە کە هەموو خەڵک داوای هەموو خەڵکە کە ئەو موچە بەنا حەق بردیاری منیش لە کاک دکتۆر زیاتر مەبەستمەوە بوو سپاس دەکەم دکتۆر ئامانج دۆخی عێراق دۆخێکی نالەبارە و سەرچاوی نافەرمی شتی سیر و سەمەرە ئەڵێن تا ئەوەی باس لە حاکمی عسکەریەکەن بۆ عێراق زۆر شتەوترێ هەرێمی کوردستان لە ئێستادا ئەتوانێت پەیوەندیەکی دروستی لەگەڵ عێراق هەبێت و پشت ببەستێ بەو ڕێکەوتنانەی کە پێشتر کراون لە سەردەمی دکتۆر عادل عەبدولمەهدیەوە تا ئێستا ئەو پرسیارێکی زۆر بەجێکە کاتگەر کە تۆ باس لە زامنکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستانەکەی من ویستم بەڕاستی خۆت پرسیارەکەت کرد یەکێک لە استراتیژ و سیاسەتەکانی ئەم کابینەیە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونیەوە ئەگەر سەیری بەرنامەی کارەکەشی بکەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا گرنگی زۆری پێدرا لە یادتە کە دووەم ڕۆژی دەست بەکاربوونی کابینەکە وەفدێکی باڵا بە سەرۆکاتی بەڕێز سەرۆکۆزیران و وەفدێکی وەزاری لە هەموو فراکسیۆنەکانی بەشدار لە حکوومەت سەردانی بەغدایان کرد کە ئەمە مەسجێک بوو بۆ حکوومەتی فدرالی کە ئەم کابینەیە و ئەم حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی فدرالی ڕێکخواتەوە دەرئەنجامی نزیکەی 5 مانگ لە پەیوەندی لەگەڵ حکوومەتی فدرالی لە مانگی 12 ئێمە بە خۆشحاڵیەوە توانیمان بگەینە لێکترگەیشتنێکی زۆر باش لە بینی هەرێم و بەغدا کە من خۆم بەشداری زۆربەی دانوستانەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرالیم کردووە لە ساڵانی پێش و پێم وایە ئەوە باشترینی لێکترگەیشتنەکانی نێوان هەرێم و بەغدا بوو بەڵام وەکو خۆت باست کرد کە بارودۆخە سیاسیەکە واتێک چوو کە ئەو بابەتەش بە معلقی مایەوە طبعاً عێراق وەکو دەوڵەتێک کە خاوەنی سیادەیە هەمیشە ئەو تووڵ و وەسائلانەی کە لە بەردەستێتی زۆر بەهێزترن وەک لەوەی کە لە بەردەستی هەرێمی کوردستانە کاگاتگار 3 ڕۆژ پێش ئێستا علی علاق محافظی بەنکی مرکزی تەسریحی ڕسمیدا ئیطمئنانی هەموو موچەخۆرانی عێراقی کردەوە وتی ئێمە لە بەنکی مرکزی دەتوانین دعمی حکوومەتی فدرالی و وەزارەتی مالیە بکەین و بەردەوام دەبین لە پێدانی موچەی حکوومەتی فدرالی بۆیە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا تا چەند بچنە پێشێت تا چەند عمقی استراتیژی هەرێم بەغدا بێ پێم وایە بە جۆرێک لە جۆرەکان بەناموباشیری زامنێکە بۆ موچەخۆری هەرێمی
کوردستانیش ئێمە ڕێکەوت بووین لێکترگەیشتن کە ماگانە 900 میلیۆن دلار کە ئەکاتە تریلیۆنێک و 6 میلیارد بدرێتە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بۆ یەکەم جار بە مەسەجێکی زۆر واضح وتی ئامادەیین کە نەوتی 250,000 بەرمیل نەوت تەسلیمی حکوومەتی فدرالی بکرێ و ئەوەشی ئەمێنێتەوە بدرێتە مستحقاتی ئەو شەریکاتانەی کە ئینتاجەکەن لە هەرێمی کوردستان واتە ڕێکەوتنێک بوو کە هاوسەنگی و هەردوو بەرژەوەندەکانی هەردوو لای تێدا بوو ئێمە بەڕاستی زۆر خۆشببین بووین بەو ڕێکەوتنە و پێشمان وایە ئەگەر بارودۆخی عێراق ئیستقرار بێ سەرۆکوەزیرانێک بێتەوە زۆربەی ئەو بەڕێزانەی کە مکەلەفن بەوەی کە تشکیلی کابینەکەن هەمویان تەکیدیان لەوە کردوتەوە کە پابندن بەو لێکترگەیشتنێکی لە بینی هەرێم و بەغدا کراوە بەدیوێکی ترە هەمیشە عێراق کە قەرز وەرئەگرێ فائیدەی قەرزەکانی زۆر کەمە کاگیادگار چونکە قەرزی زمانی سیادی ئەدا عێراق 68 میلیارد دلار قەرزارە بۆ علمی جەنابەت سەیری قوانینی موازنە بکە لە 2023 هەتاوەکو 2019 عێراق 68 میلیارد دلاری قەرز کردووە خۆ عێراقیش هەمیشە لە بینی داهات و خەرجەکانی عجز هەیە عجزی ئەم ساڵی گەشتۆتە نزیکەی وا بۆ 50 تریلیۆن ئەڕوا کە بەچی پڕی ئەکاتەوە قەرز وەرەگرێت سەیری جەدولی نەفقاتی سیادی 2020 بکە هی پرۆژە قانونەکە 18 تریلیۆن بەس وەرگرتنی قەرزی ساڵی 2020 کە بۆ یەکەم جار قبولیان بوو کە یارمەتی ئێمە بدەن لەم قەرزانە بۆیە بەڕێی من وەسیلەیەکی تری بەردەم هەرێمی کوردستان چاکردنەوە و ڕێخستنەوە و چووکە بەڕاستی ئەو ئەسبابە مۆزوعیانش کە لە کابینەکانی پێشتر هەبوو ئێستا بە دیوێکی ترا مساعدە بۆ ئەم کابینەیە کە بچینە قۆراغێکی تر لەگەڵ بەغدا بۆیە پێم وایە پەیوەندیەکان لەگەڵ بەغدا چەند بەرەو پێشبوون بچنە پێشەوانەی ئەمە لە مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستانە دیوێکی تریش بەڕاستی ئەگەر بتەوێت زمانی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەوێت و کاک دکتۆر دارا ئاماژەی پێدا هەموو بە ڕێزان کاک دکتۆر ئومێد ئاماژەی پێدا بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە من هەستم پێ کردووە کە خۆشم جزئێکم لەو پرۆسەیە جددیەتێکی زۆر هەیە لە جێبەجێکردنی یاسای چاکسازی و ئەگەر یاسای چاکسازی مەسەلەکە هەرگەڕانەوەی پارە نییە بەڵکو دادپەروەریشە کاگیادیار خەڵکێکی زۆر هەیە وەکو کاک دکتۆر دارا ئاماژەی پێ ئێستا سبەینە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە باش یعنی زۆر شدەوتری ئەو پەیڕەوەی ئەو پەیڕەوەی کە لە سوۆسیال میدیا بڵاو کراوەتەوە بەڕاستی نە پەیڕە و دەرچووە لە ئەنجومەنی وەزیران نە هیچ بڕیارێک لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران نەکراوە لەوەتەی ئەم قەیرانە هەیە هێشتا کۆبوونەوەیشی ئاسایی ئەنجومەنی وەزیران بەم شێوەی ئێستا نەکراوە لەوەتەی کە منعتەجە و لە ئەوانەیە سبەینێ پێم وایە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی ژمارە 24 کە ئەکرێ و هەموو وەزیرە بەڕێزەکان ئاگادارکراونەتەوە سبەینە بە ڤیدیۆ کۆنفرانس کۆبوونەوە ئەکرێ و یەکێک لەو بابەتانە مەسلەی ئەوەی چۆن ئێمە یاسای چاکسازی بخێنە بواری جێبەجێکردنەوە پەیڕەویش کاک دکتۆر ئومێد دەزانێت پەیڕە و هەمیشە ئەبێ موافق بێ لەگەڵ قانون یعنی یاسای چاکسازی کە لە پەرلەمان مسادقە کراوە پەیڕە و ناتوانێت مخالفی یاسا بێ ئەمە مەبدەئێکی قانونی هەیە بینەرە خۆشەویستەکانی قانونی دەزانن پێڵێن مەبدە تەدەڕوج التەشریع یعنی هەر بڕگەیەک لە ناو پەیڕە و ئەگەر مخالف بێ لەگەڵ قانون ئەو بڕگەیە کە ئەنەهو لەم یەکون ئیشی پێ ناکرێ بۆیە خەڵک باس چاوەڕێ بکات سبەینێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بە مەسئولەی تەزامونی و هەموو فراکسیۆنەکانی کە بەشدارن لە کابینە ئەوان گفتوگۆ ئەکەن و پێشم وایە لە بەرنامەی هەر سێ فراکسیۆنەکە و لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە هەمومان ئێمە جەختمان لەسەر کردەوە ئەولەوێتی ئەم حکوومەتە بەڕاستی دابینکردنی موچە و شایستەی دارایی موچەخۆرانی هەرێمی حکوومەت سبەینێش لە کۆبوونەوەی سبەینێش دڵنیام سبەینێ وتەبێژی ڕسمی قرارەکانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە خاتە ڕوو بۆ خەڵک ئەو قراری ڕسمیە ئەمە دیوێکی تری بەڕاستی سبەین هەر لە کۆبوونەوەی ئەنجومەن بڕگەیەکەیە کە ئەمە جنابی سەرۆک وەزیران و جنابی جێگری سەرۆک وەزیران ئێمەیان تەکلیف کردبوو کە لەگەڵ کەمال وەکو وەزیری بازرگانی لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ سەرۆکاتی دیوانکارمان لەسەر کردو پرۆژە بڕیارێک گەڵاڵە بکەین بۆ یارمەتیدانی ئەو کاسبکارانەی کە لە ناو بازارە بەهۆی ئەم ڕێکارانەی حکوومەتەوە تووشی زەرەر چ لەسەر مەسلەی کرێی دوکان چ لەسەر مەسلەی کەمکردنەوەی باج کرێی ئاو کارەبا ئەهلی و تایبەتەکان کۆمپانیا ئەهلی و تایبەتەکان ئێمە چۆن هەوڵ بدەین نیو موچەتانە دەمێت چونکە داوامتان نەکرد و هەندێک گوتوێتی ئەم مانگە هەر موچەتان نادەمێت چونکە داوامتان نەکرد اینجا یەکێک لەو خاڵانەی کەس بەڵێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران تەبان لە بەغدا بڕیارێک دەرچووە ئێمە سوودمان لەو بڕیارەی مەجلیسی وزارای بەغداش وەرگرتووە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش لەم ماوەی بڕیارێکی وا دەرچوو ئێمە بڕیارێکی گشتگیرمان پرۆژەکەی حازر کردووە ئیشەڵڵا سبەینێ پێم وایە ئەو بڕیارەش لە خزمەتی ئەو کەسانەیە کە بەهۆی ڕێکارەکانی تەندروستی چونکە بەڕاستی ئەگەر تۆ مخەیر بکری وەکو حکوومەت لە نێوان ژیان و سەلامەتی و گیانی خەڵک و لە نێوان ئەم زەرەرەی کە بەم خەڵکە گەیشت و هەمیشە تۆ ئەبێ ژیان و سەلامەتی و ژیانی خەڵک بخەیتە پێشەوانێ بۆیە ئەم ڕێکارانەی کە ئەنجام دراون لە پێناوی پاراستنی ژیانی خەڵکە بەڵام بە دیوێک لە دیوەکانیش حکوومەت تێگەیشتنیشی هەیە بۆ
چونکە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان هەموو موچەخۆر نییە کاکیاتکار بەڵێ خەڵکی هەرێمی کوردستان کاسبکاری تایە کرێکاری ڕۆژانەی تایە خەڵکیەکەیە کە لە کەرتی تایبەت کارەکە کەسانێکە بۆ پێویستیان بەوە نەبووە کە ساوکاریان بکە بەڵام لەم دۆخە ئێستا پێویستیان بەوەی بەڵێ ئێستا حکومەت بیریش لەوە کردەوە چۆن بتوانێت ئەو وەسائلە قانونیانێکی لە بەردەستێتی چ ئەگەر تۆ باجت کەم کردەوە لەسەر خاوەن پرۆژەکان ئەویش یارمەتی ساحب دوکانەکانەدا تو ئەم مۆڵە گەورانت هەیە کە باجیان لەسەرکری ئەو کارەبیان لێوەرەگیرێ بۆ ئەوەی کە ساحب دوکانەکان کە زەرمەند بوون ئەمڕۆ ناتوان کرێتەوە بڵێن بۆ ئەم پرۆژە بڕیارش پێم وایە لە مەسلحەتی ئەو خەڵکی ئینشەڵا سبەینێ گفتوگۆ کرێ باسی ڕۆمانی ڕۆبنسن کروزۆی کردبوو کە لە دوورگەیەک جێ ئەمێنێت بەس خۆی لەوەیە لەوێت پێم وابێ کوپەڵەیەک زێر و پارە ئەدۆزێتەوە پێکەنینی دێت چکە لەوێت کە تۆ ژیانت لە مەترسیابێ پارەی چت بۆ ناکا بۆیە ژیان ڕزگار ئەکرێت ئینشاءڵڵا بیر لە ئەو لایەنە شەکرێتەوە دکتۆر ئومێد بێمەوە سەر ئەو باسە ئەو دوو موچەیە چییە؟ بەڵێ من ئەمێ تەوسیح لەسەر ئەو بابەتە بدەم عادەتەن ئەو پارێکی عێراقی نێرێ بۆ موچە لە 23 مانگ بە دواوە ئەینێری هەموو مانجێکیانی لە مانگی دوو لە مانگی شوبات ئەو ڕاتبەی کە دەبواە بەهاتایە تاخیر بوو باش نە ناردە 23 نارد 25 27 گەشتە هەتا گەشتن چوینە ناو مانگی سێوە ئەو ڕاتبەی کە ئەوان نردیان هی مانگی شوبات بوو ئەوەی کە بیدایەت کە نردرا بوو و ئەوەی لە کۆتایی ئازار ینی لە کۆتای بیدایەتی ئازار کە هات ئەوە هی شوبات بوو و ئەوەی کە لە کۆتایی ئازار هات ئەوە هی ئەم مانگە بوو ینی کە تەوزیعکراوە مۆزوعەکارەوە بوو و ئێمە ئشعارەکەمانیش بڵاو کردەوە لە ینی بەڕاستی واصلان یعنی ئێمە شتێکی بەڕاستی ینی جێگەی داخە کە بێت خەڵک مزایدە بەم بابەتەوە بکە یاری بە میزاجی خەڵک نە قانونی عێراق ڕێگە ئەدات بە وەزیری مالیە عێراق و هەر هینی خۆیان یان ڕقابەی مالی عێراق ڕێگە ئەدا لە مانجەکە دوو موچەت بۆ بنێرە ینی و ئەو موچەی کە ئینێرە و نایدات چۆن لێرەیە لای خۆیان نایدەن چۆن لایانی لای بۆ ئێمە دوو موچە دەنێرن ئەمر ئەو بڕەپارەی کە دێنێرێتی 150 موچەکە یار حەزەکەم ئەمە تەوزیحکەم حەزەکە مندێک ینی بڕیار هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان داوێتی و سبەی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران تەکیدی لەسەرکرێتەوە یەکەمیان ئەوەیە کە لە 5/4 ئێمە دەست بە جێبەجێکردنی یاسای چاکسازی ئەەکەین 5/4 بەڵێ سبەی مۆزوعی پەیڕەوەکە یەکلایەکرێتەوە پەسەند دەکرێت پەیڕەوە گشتێکە و لە 5/4ەوە ئێمە دەست بە جێبەجێکردنی یاسای چاکسازی دەکەین و یاسای چاکسازی وەک ئەوەی لە یاساکە هاتووە ئێمە جێبەجێیەکەین و نیەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە پەیڕەوێک کە دائەنات هەمان متوافق بێت لەگەڵ نەسی یاساکە و بێگومان جێبەجێکردنی یاسای چاکسازی هەم خزمەت بە موچەخۆری ئەسڵی دەکات بە موچەخۆری حەقیقی دەکات چونکە لە نەتیجەی ئەم جێبەجێکردنی یاسای چاکسازیە داهاتێک دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دوێگومان ئەو داهاتش یارمەتی دەرەبێت بۆ ئەوەی کە ئێمە بەردەوامی بە پێدانی موچەخۆری حەقیقی بدەین ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریشی داوە و تەکلیف لە برای بەڕێزمان کە خالید شوانی کراوە کە وەک وەزیری مفاوەزات کە لە پلانی خۆی ئامادە بکات ئێمە حازرین هەر کاتێک حکوومەتی عێراق ئامادە بێ بگەڕینەوە سەر ڕێچکەی ئەو گفتوگۆی سەرکەوتووەی کە کردومانە دووبارە بچینەوە سەر ئەو گفتوگۆیە و دەست پێ بکەینەوە ئەمە نقطەی دووەم نقطەی سێم کە ئێمە بڕیارمان لەسەری داوە زیادکردنی داهاتەکانە کە تەڕاجعی لێ ناکەین و ئەو لژنانەی کە دروستمان کردو بۆ زەریبە بۆ گومرگ بۆ ڕسومات و حتا بۆ پێداچوونەوەی یعنی مەلەفی نەوتی بە کاملی بڕیارمان لەسەری داوە بەینی ئەو لێژنانە پەسەند بە تەواوەتی پەسەند کراون بڕیاریان بۆ دەرچووە بەڵام لە ئەنجومەنی وەزیرانە دووبارە تەکیدی لەسەر دەکرێتەوە ئەمە بڕیاری سێمە بڕیاری چوارەمانەوەیە کە خەرجەکانی حکوومەت وەک نەفەقاتی تەشغیلی سبەی بڕیاری لەسەر دەین کە بێگومان کەم دەکرێتەوە و بە ڕەچاوکردنی ئەم بارودۆخەی کە ئێستا لە بەردەستمانە و ئەمە کۆی گشتی ئەوەیە کە ئێمە لە حکوومەتی هەرێم بەتایبەتی ینی کاک مەسعود لە لەحزەیەکە فکری لەوە دەکردەوە لەناو کۆبنەوەی لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران وتی من مخەیەرم لە بینی ئەوەی کە داهاتی هەرێمی کوردستان ڕەچاو بکەم یان تەندروستی گشتی ڕەچاو بکەم بێگومان تەندروستی گشتی و خەڵکی ڕەچاو کرد و داهاتی کوردستانی کردە قوربانی ئەم بابەتە داهاتەکە و جەنابی وەزیری ناوخۆش ئاماژەی پێدا نزیک بۆتەوە داهاتی کوردستانی کردە قوربانی و هەموو حکوومەت کردی قوربانی ئەوەی کە خەڵک بپارێزێ و ئەمەش وای کردووە کە خەڵک حکوومەت بە پارێزەری ئەساسی خۆی بزانێت دکتۆر زۆر بە کورتی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە ئەو هاو ئەفو قسەکەش یەک بڕگە کاک دکتۆر لە بیری کرد کە خۆی زۆر ئیشی تیا کردووە سبەینە بڕگەیەک لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران موناقەشاکرێت کە هەردوو وەزیری خوێندنی باڵا وەزیری پەروەردە تەکلیف کراون پلانەکانی خۆیان بێن لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران نزیکەی هەفتەیە کە ئێمە سکرتارێت و دیوان و هەردوو وەزارەتی بەڕێزکاریان کردووە بەڕاستی خەمی ئەم کابینێش یەکێک لە خەمەکانی ئەوەیە کە نابێ ئەم ساڵی خوێندنی
خوێندکاران و قوتابیان ئەوە لەلای ئێوە یەکلا بۆ بەڵێ. کە بە هیچ بەڵێ. شێوەیەک ئەمساڵ نافەوتێ. ئێستا کار لەسەروا کرێت چۆن ئێمە بتوانین ئۆنلاین ئیدوکیشن ئەگەر بوار هەبێ ئێمە بتوانین چکە بەڕاستی بەفیڕۆچوونی ساڵێکی خوێندنی ژیانی حتممە نەبێ وەزیری پەروەردە و وەزیری بەرگەیەک هەندێک کۆمپیوتەری نیە سمارتفۆنی نیە جاسپێنێ باز لە پێداویستەکانەکەن ئەگەر ئێمە بچین بۆ ئۆنلاین ئیدوکیشن چی پێویستەکە حکومەت چی پێویستەکە چ بودجەیەک دابین پێداویستەکانی چیە بۆیە ئەو بڕگەیش پێم وایە ئیتیمامی خەڵک بەرنامەیە بەو هیوای بەڵێ یعنی یەکێ لەو شتانێکە بۆ بینەر یعنی فەرمانی کاک مەسرور بوو کە ئێمە بەڕاستی لەگەڵ هەردوو وەزارەت دابنیشین پلانێکی تۆکمەمان داناوە دڵنیایی دەدەین بە هەموو کەسوکاری قوتابیان و خوێندکاران کە ئێمە نایلین ئەمساڵیان بفەوتی بە هەر شێوەیەک لە شێوەکان بێت و هەوڵ پلانێکی زۆر تۆکمە دانراوە لایەن وەزارەتی تەربیە و هەروە وەزارەتی تعلیم عالی و ئینشاءالله دەچینەوە دەقریبا 15 ڕۆژەکاری لەسەر پرسیارەکەی من بە قوربانی من وازی نانە باشت کرد سڵحی لەسەرەکەی باشت کرد گرنگەوەی ئێمە یعنی داهاتەکان زیاد دەکەین خرجەکان کەم دەکەینەوە یاسای چاکسازی جێبەجێ دەکەین بەرەو گفتوگۆکردن لەگەڵ عێراق دەچین هەموو ئەم هەنگاوانە پلانێکی استراتیجی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ڕوبڕبوونەوەی قەیرانە جگەلەوەی کە ئێمە ئەمنی غیزایی و ئەمنی تەندروستی هەرێمی کوردستانیش دابین بڵێ وەکو باستانکەر سوپاسان ئەەکەم کەمال من یەک دوو پرسیارەکەم و دوایی تر دێمە سەر بروسکە پرسیار چونکە ئەبێت تۆزە خێرای کەم ڕتمی بەرنامەکە لە کۆتایی نزیکە بمەوە بەنسبەت ینی ئاڵ و گۆڕە بازرگانیەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ ئێران و تورکیا ئەم دۆخە چ کاریگەریەکی لەسەردانێ و ڕێخستنەوەی مەرزە فەرمیەکان ڕێخستنەوەی باج ئەو کۆمپانیانەی کە خۆیان دزیوەتەوە یان لێیان خۆش بوون چاوپۆشیان لێکراوە چ کاریگەریەکێ بێت ئەمەشیان لەسەر دۆخی هەرێمی کوردستان و بێگومان ژیانی هاوڵاتیان وەلایەنی داهاتەکەشی جوولەی بازرگانی لە هەموو ئەو مەرزانە بە هیچ شێوەیەک نەوەستاوە بەردەوامە و بڕی خۆراکی زیاتر وەکو لە پێشتردا باسم کرد دێ بەڵام سست بووە هۆکاری سستبوونەکە ئیمە بەستم لە سستبوونەکە ئەوەیە پێشتر ئەگەر بۆ نمونە لە مەرزی ئیبراهیم خەلیل ئەگەر ڕۆژانە 2200 بار هەڵگردە هاتنە ئەم دیوە ئێستا کەم بۆ تۆ بۆ دەوری 800 هەتا 850 لەبەر ئەوەی ئەو ڕێکارە پێویستیە تەندروستیانە وای کردووە کە هەتا تۆ بارێک هەموو فەحسی تەندروستی ئەوانەی بۆ دەکەی زۆر زیاترە کاتەکەی لەوەی کە پێشتر دەکرالێ ئەگەر نا لە ڕووی هاتنی خۆراک وەکو باسم کرد زۆر زیاتر بووە لە پێشووتر ئەوەش ئەو ڕێکارەش بۆ پاراستنی خەڵکی کوردستانە لە ئەو ڤایرۆسە باشە چی بەنسبەت ڕێخستنەوەی مەرزەکان و مەسایلی باج و ئەو بابەتانی کە ڕێکخرا ئەوەی سەتان لەسەرکرا و بڕیاری پێدەشت ئەوەی مەسلەی ڕێخستنەوەی باج وەزارەتی ناوخۆ وەزارەتی دارایی ئیشی ئەوانە هەموو ئەوانش ئەو ئیزراعەتانەی کە پێویست بووە بۆ ئەو قۆناغا کار ئاسانیان بۆ کردووە یعنی لە خێرا ڕاپەڕاندنی کارەکانیان لە ئیشکە ئەوەی کە پێویست بووە لە سەر وەزارەتی مالیە لە سەر مەسەرەی باز و ڕسومات و ئەوانەوە ئیشی ئەوانە باش سپاس دەکەم کاکەمال دکتۆر دارا دیارە ئەو کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کە کاک مەسرور بارزانی بە ناوی تەواوی کابینەکەەوە خوێندیەوە و ئیتیفاقی لایەنەکانی لەسەر بۆوانەی بەشدار بوون یەکێک لە بابەتەکان فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات بوو ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم ئەم دۆخەی کە ئێستا دێتە پێشمان ڕەنگە دیسان زیاتر بە ئاگای بێنێتەوە چی بکرێت سەبارەت بە کشت و کاڵ هاوکاریکردن و پاڵپشتیکردنی جوتیاران و دروستکردنی بازار بۆ بەرهەمەکانیان دەوترێت ئێستا لە هەموو کاتێک گرنگتر و پێویسترە و هەنگاوە ئێستا وەختەکی باشە دەرس و عیبرەتی لێوەگرین کە تەنها سەرچاوی نەفت نەکەینە سەرچاوە لە بۆ داهات تەوانەوە لە کارنامەی حکوومەتەوەی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان خوێندیەوە کە کۆکەرەوەی کارنامەی هەموو حیزبە بەشدار بۆکان بوو کە سەرچاوەکانی تری داهات جگە لە نەفت مەوزوعی کشت و کاڵ مەوزوعی پیشەسازی و بازرگانی کە بکرێتەوە و پلانی زۆر باشداندا یعنی ئێمە لە وەزارەتی پلاندانان لە دیدگای بیسی ئەولەویەتمان داوای کە حتا کۆبنەوەمان لەگە وەزیری کشت و کاڵیش کرد و توانیمان لە ڕێگەی چەند خەبیرێکی دەولی هەندێک خاریتەی تەریق لە بۆ وەزارەتی کشت و کاڵ دابنین کە کشت و کاڵ بکەینە سەرچاوەکی خۆتان دەزانن کوردستان مەناخ و ئاو عادەکەی زۆر لەبارە لە بۆ مەوزوعی کشت و کاڵ
و هەروەها پیشەسازی و بازرگانیش ینی پلانەکانمان هەموو کە بتوانین کوشتتوکال بکەینە سەرچاوەیەکی تری داهات وها دروستکردنی معامل بەس ئەوە نەبی معامل دروست بکەین لە کوردستان و خامەکە لە دەرێبێ نامە پلانەکە لەوەیە کە موادی خامیش هەموو لە هەرێمی کوردستان بکرێتن کە بکرێتە مەشروعی متکامل ئەمە ڕۆڵی ینی ببوورە ڕۆڵنا کەی هەنگاوی بۆنێن ئێستا دکتۆر ئاماژەی بەوەدا وتی لە ئەوەندەیە یاسای چاکسازی دەست بە جێبەجێکردنەک ئەمەیان ئێوە ینی بەنیازن کەی لەبارەوە گفتوگۆ بکەن ئەوانەی کوشتتوکال وەزیری کوشتتوکال ئەوەکانی خۆی دەست پێ کرد وەتە سەردانێکی ڕسمیشی کرد و ئینشاءالله لە هەفتەی داهاتوو شەو دەین هەر لە دیبێتێکی تایبەتە جەنابی بەس مەوزوعی ئەو قەیرانانەی کە هاتە پێش خاستن قەیرانی کۆرۆنا و ڕاگررتنی هەموو نەشاتی حکوومەت یەک لە هۆکارانە بن ویلا و جەنابی وەزیری پیشەسازی بازرگانی بەخۆی لێرەیە دەتوانانی باز لەوەی بکاتن بەس لە مەوزوعی کوشتتوکال و لە پیشەسازی و بازرگانی زۆر پلانی توکمەدانرا ئینشاءالله ئەو قەیرانانە کە تێپەڕین بە تایبەت قەیرانی کۆرۆنا و کە وەزەکان تەبیعی بەوە ئەو کات زیاتر احتمام بە مۆزوعی کوشتتوکال و پیشەسازی و بازرگانیدا باش سوپاسستانەکەم دکتۆر ئامانج حکوومەت هێرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو دیارە بە شێوەیەک لە شێوەکان کەمپینێکی ڕاگەیان ئەوەی کە بەیەکەوە بەهێزترین کە هەمووان بێنە پێشەوە بۆ ئەوەی هاوکاری حکوومەت بکەن و هاوکاری لە نەتیجەی هاوکاری هاوڵاتیانی خۆمان بکەن ئەم بابەتە نازانم چەند لە اختصاسیەوە بەڵام حتمما لە دانیشتەکانە حزورتان هەبووە بەکوێ گەیشتووە و چەند گرنگە ئەو سەرمایەدارانەی کە لە سێبەری حکوومەتە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە دروست بوون هەلیان پێدراوە چاوپۆشیان لێکراوە هەندێکیان نەک هەمویان ئێستا بێنە پێشەوە و لە ئاستی بەرپرسیارەتی و لە ئاستی قۆناغەکە بن وەڵام من لەوانەیە بتوانم جوابی بەشی دووەم بدەم بەشی یەکەم بۆ کاک دکتۆر چکە زۆر ماندوو بوون لەگەڵ دکتۆرە ڕانیا بەڵێرە دەری سەرۆکۆ زیران بۆ کاروباری ئابووری ئیشان لەسەر ئەم بابەتە کرد حەزەکەم دوایی خۆی تالیق لەسەر ئەم بابەتە بدا و بەڵام کاک یادگار ئێمە لە بیر ئەوە نەکەین کە یاسای وەبەرهێنان ڕاستە یاسایەک بوو کەوای کرد ژمارەیەکی زۆری پرۆژەی وەبەرهێنان لە وڵاتە بکرێت یەکێک لە ئەولەبێتەکانی ئەم حکوومەتە ئیعادەی نەزەرە لە قانونی ئیستثمار پرسیارێکە لە کاک کەمال کرد کە وەڵامی جەنابتی دایەوە زۆربەی زۆری پرۆژە گەورەکانی ئەم وڵاتە معفین لە باج شەریکاتی نەوت شەریکاتی ئاسن ئەم مۆڵانەی کە تو ئیبینی هەموو پرۆژەی ئیستثمارین ئێستا بە سوپاسەوە جەنابی سەرۆک وەزیران بە شانازیەوە بەندەی تەکلیف کردووە فەرمانێک دەرچووە کە ئێمە چۆن دکتۆر ئومێد خۆی ئاگای لێ بە تەوقیع بەڕێزیانەکە فەرمانەکەی جەناب سەرۆک وەزیران ئیمزا کردووە ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین ئیعادە نەزەر بکەینەوە لە وەرگرتنی باج لە ئەوانەی پێیان ئەوترێ گەورە باشدەران بڵێ چونکە ئێمە لەوانەی کە مهنیان هەیە لە بازار سەرتاشێکە حدادێکە نەجارێکە باجی لێوەرەگرین ئێمە تابلۆیەک دانین باشمان لێوەرەگرێ بەڵام بازرگانێکیان باجدەرێکی یەکێک خۆش لە سیاسەتەکانی ئەوەیە کە چۆن هەوڵ بدەین ئێمە گەورە باشدەرانیش ئەوانەی کە ئەگەر بە ناقانونیش ئیعفان وەرگرت و هەڵبۆشێتەوە و باجیان لێوەربگیرێ پرسیارێکی کەت ئاراستی کاک دکتۆر دارا کرد کە جەنابیشان ئەویش تەوزیحیدا ئەگەر لە یادت بێ لەگەڵ دەست بەکاربوونی ئەم کابینەیە لە یەکەمین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هەر وەزارەتێک ڕاست پێدرا کە پلانی استراتیژی خۆی بۆ 4 ساڵ ئامادە بکات بەڕێز بێگەردخان باش لە بیرمە فەرمانگەی هەماهەنگی بە دواداچوون تەبان ئەم کاریان کرد کاک دکتۆر عەبدولحەکیم بە سوپاسەوە ئەسڵەن کتێبەکە بڵاو کرایەوە ئێستا گە بچیتە وەبسایتی KRG وەزارەت بە وەزارەت ئەبینی کە پلانی خۆی خستۆتە ڕوو پلانەکەی دوورخایەنە زوو کە میوانداری مەکردن لە پاسی یادگاریان وت هێشتا موافقەت و تەصدیق نەکرا پەسەند کرا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئێستا چی ئەکا فەرمانگەی هەماهەنگی بە دواداچوون سکۆرین ئەکات بزانێت چ وەزارەتێک نمرێ ئەداتێ لەسەر ئەوەی چەند چۆتە پێشەوە لەم بوارانە و هەر وەزیرێک هەم لەسەر ئاستی چالاکیەکان هەم لەسەر ئاستی پرۆژەکان ئەم بابەتانەی کە تۆ باسێکەن دێکی پێویستی بەوەی کە پرۆژە قانون حازر بکرێ هەندێک قوانینی ئەم وڵاتە ڕێگرە لەوەی کە ئێمە هەمە چەشنی ئابووری ئەم وڵاتە بکەین بۆیە وەزارەتەکان هەر وەزارەتە پلانی خۆی هەیە ئەگەر پێشم باشە جەنابەت لە بەرنامەکانی داهاتوت هەر وەزیرێک بێنی چکە ئەوە لەوانەیە بە ئێمە ئێستا نەکرێت لە بەرنامەیەکی ئاوا قسە لەسەر پلانی حکوومەت بکەین بۆ هەمە چەشنکردن بەڵام کارنامەی کابینەکە زۆر بە ئاشکرا ئەوەی تیا تەسبیت کراوە هەر وەزارەتێکیش لەبەر ڕۆشنایی ئەو کارنامەیە پلانی استراتیژی خۆی هەیە هی ئێستا و مامناوەند و دوورمەوداش سپاس دەکەم دکتۆر ئومێد کە یاسای چاکسازی جێبەجێکرێ ئەوترێت زۆر کەس نیگەرانە بن چۆن بیریان لێ کراوەتەوە من باسی ئەو پرسیارە بکەم ینی تعلیقێک لەسەر پرسیارە مەسەلەی تەبەڕوعاتەوەی کە بڵێ من جێگەی خۆیەتی ینی بەڕاستی باسی دکتۆرە ڕانیە بکەم دکتۆرە ڕانیە سەرپەرشتی ئەم کابینەیە کردەوە منیش هاوکاری بووم لە ئەو بابەتە ینی جێگەی خۆیەتی کە بڵێم وەک سەربازێکی وونە ینی بۆیە من لێرە باسێکم زۆر بەدڵ سۆزانە
لەسەر هەموو سێکتەرەکانی تریش هاوکاری سەرۆکۆزیران و حکوومەت بووە، یعنی بەڕاستی بە هەموو شێوەیەک هەموو تااقەتی خۆی بەخشیوە و زۆر سوودمەندیش بووینە لەو هاوکاریانەی جەنابیان. ئەم حملەیەمان دەست پێ کردووە تا ئێستا زۆر بە باشی چۆتە ڕێوە و بەشێکی زۆری مستەسمرەکانی ئێمە و خەڵکی ئاسایش، ینی هەندێک خەڵکە بۆ بە $100 بەشدار بووە، ینی هاوڵاتی ینی زۆر دڵم بەو خۆش بووە. فەرمانبەرێک هەبووە ینی وتێتی من لە 100 دەی موچەکەم ینی ئەوە بکەن، ینی زۆر حاڵەتی زۆر جوانم بینیوە لە پێکەوە بەهێزتر، ینی کەم ئەم هەم فعلە بەیەکەوە بەهێزین. ئەم حملەیە دەستی پێ کردووە و زۆر لە مستەسمرینی ئێمە خەڵکی بە هەڵوێست و حتا فەرمانبەر و خەڵکی ئاسایش تێدا بەشدار بووە. حملەکە بەس بەردەوامە و ئێمە ئینشاءڵڵا لە کۆتایی حملەکەیە ئیعلانی دەکەین و یعنی بەڕاستی ئیعلانی دەکەین کە چنێک پارە هاتوۆتە سەر ئەو حیسابە، ینی کاتێکی بۆ دیاری کراوە نەخێر بەردەوامە ئەم حملەیە، بەڵام قۆناغی هەیە، یعنی بڕیار وایە سبەی ئێمە ناوی ئەو کەسانە ئیعلان دەکەین کە چەند هەر کەسێک چەندێکی تەبەڕع کردووە و ئەمە بێتە هەندێک بۆ خەڵکی تریش، ینی بەڕاستی هەموو ناوی ئەو کەسانت ئیعلان دەکەین کە چەندێکیان تەبەڕع کردەوە چەندێک شاتەوە بۆ پەڕی شەفافیەتیش و ئەو پارەی کە هاتوۆتە ناو پارەی بڵێن ئەو حسابی تەبەڕعات بێگومان بۆ مەسەلەی ڕوبەڕووبنەوەی کۆرۆنا و بۆ مەسەلەی دابینکردنی خۆراک بۆ خەڵکی هەژار و خەڵک ئەو پێداویستانە دابین دەکرێت و بۆ پەڕی شەفافیت مامەڵەوەی کەسبینێ لە کۆبوونەوەکەتان باسیەکەن و کەسانی کە بە بۆنێم دۆخەوە هیچ سەرچاوەیەکی داهاتیان نەماوە لەوێ ئەوان سوودمەند دەبن نیگەرانی ئەوە نەبن کە ئێوە بیرتان لێ نەکردبنەوە. ینی بێگومان کاک مەسرور ئەمرێکی نردووە بۆ ئێمە لە دیوانیش، ینی ئەوەش ئەوەیە کە دەڵێت ینی داواکاریەک لە کەرتی تایبەت دەکەین لەوانەیە کە لە کەرتی تایبەت ئیشەکەن خاوەنکارەکان کە موچەی خەڵک بدەن و ئێمەش لە بەرامبەردا تەسهیلات بۆ ئەو خاوەنکارانە دەکەین بۆ ئەوەی زەرەرەکە تەوزیع بکرێت، ینی تەنها ئەو کرێکارە تەحملی نەکات حکومەت لە هەندێک شتی خۆی خۆش بێ بۆ خاوەنکارەکان هەندێک شتی خۆی بەڵێ ئەمە ینی بڕیاریشی داوە، بەڵام سبەی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران پەسەند دەکرێت. ئەمەش هەواڵێکی گرنگ بوو بەنسبەت ئەوەی یاسای چاکسازی ینی من دڵنیاتەکەم هەر کەسێک دکتۆر ئەگەر یارمەتی بی دێمەوە خزمەت بەڵێ بەس بۆی پێت بێت بڵێ یاسای چاکسازی بەس بێک ڕستەیەک هەر کەسێک یعنی خاوەن ما بێگومان پێی خۆشە یاسای چاکسازی جێبەجێ بکرێ، بەڵام ئەو کەسەی کە پێی ناخۆشە یاسای چاکسازی جێبەجێ بکرێ بێگومان ئەو کەسەیە کە خوروقاتی کردو بە نایاسایی شتێکی وەرگرتووە. دکتۆر دارات ئەو تەفاهمە لە نێوان هەرسێ پارتە سیاسێکە هەیە کە یاسای چاکسازی هەر کەسێکی ناو ئەو پارتە سیاسیانە بگرێتەوە کە بە یاسایی و بە شایستەی موچەیە گۆرەگرن هەر موقفێک وەرەگرێ وەری بگرێت گرنگەوەی یاسای چاکسازەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە و لە نەتیجەیە ببێ بە دەستکەوت و شانازیەک بۆ حکوومەتەکەتان. یاسای چاکسازی دەستکەوتی هەموو حیزب بەشداربووەکانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە و لە لێژنەی چاکسازی بەخۆمان ئەندام بووینە لەو لێژنەی و پەرلەمانیش هەموو حیزبەکانی تێدایە بووە. چاکسازی دەستکەوتی خەڵکە و ئەوەی کە باسمان کرد موچەی ئەوانەی کە بە شایستە موچەی خۆیان نەگرتی احتیفازی پێ دەکرێت، بەڵام خەڵکێک موچەی ناشایستە وەردەگریتن دیسان دووبارەی دەکەمەوە ئەوە داواکاری خەڵکە و یاسای چاکسازی داواکاری خەڵک بووە و یاسای چاکسازی دەستکەوتی هەموو حیزب بەشداربووەکانی ناو کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. بە شێوەیەک لە شێوەکان باستان لە چارەسەر و پلانەکان کرد، پێم خۆشە کۆتا پەیامی خۆتم پێ بڵێ بە کورتی. کۆتا پەیامت من گەشتبینم بە بەرامبەر بە وەزانەی کە دێکەوەی باسمان کرد مەوزوعی قەیرانی کۆرۆنا بەڕێ دەکەین، ئاسایشی خۆراکمان مسۆگەر کردیە ئینشاءڵڵا بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک. مەوزوعی قەیرانە داراییەکەش حکوومەتی هەرێمی کوردستان دیسان دووبارەی دەکەینەوە ئەولەویەتی موچە و بژێوی خەڵکە و هیچ شتێک لە ئارەدانیە و لە ئارەشدا نابیتن مەوزوعی بڕینی موچە و دەرماڵەی خەڵک کە ئەوانەی بە حەق و بە یاسایی وەریان گرتیە. سپاس دەکەم. کۆتا پەیامتان کاکەم. قۆناغێکی ناخۆشە هەموو دنیا پێداتێت بەڕێ ئێمەشی گرتوتەوە دەتوانین ئەو قۆناغا تێپەڕێنین بە دڵنیاییەوە بە یەکەوە هەر هەمومان حکوومەت و هاوڵاتی ئەوانەی لە حکوومەت و ئەوانەی لە دەرەوەن بە یەکەوە دەتوانین سەرکەوتوو بین و کە سەرکەوتوش بین قازانجی هەر هەموو لایەکانی تێدایە. سپاس دەکەم کاکەمەڵ. دکتۆر کۆتا پەیام دەگەر هەر کەسێکیشتان قسەیەکتان هەبێت لەسەر سیستمی بانکی و لەوەی کە لێرە بەدوا بێتی لێ بکرێتەوە، چونکە لەم دۆخەیە بە شێوەیەک لە شێوەکان ینی ئەوەی ئێستا پێویستە وڵاتیان بەرکەوتنیان نەبێ، بەڵام بە شێوەیەک لە شێوەکان بەرکەوتنیانەیە کاچن موچە وەرەگرن
ئەگەر ئێمە سیستمێکی بانکی ڕێکوپێکمانە بێ و قەلەقیەشمان نەبوو لە ئێستایەکە لەسەر سیستەمی بانکی ئەگەر ینی ئیجازە بێ من قسە بکەم لەگەڵ کاگاواتە لەسەر خەتین بۆ ئەوەی کە بانکەکانی ئێمە بە ئەلکترۆنی بکرێ لەگەڵ علی علاقە خۆم شخصیان قسەم کردو محافظی بانقی مرکزی ئەوان استعدادیان هەیە کە بێن یارمەتیمان بدەن هەم بانکەکان بە ئەلکترۆنی بکرێت هەم بانکەکانیشمان بتوانن خدماتی بانکی تەقدیم بکەن ئێستا ئێمە لە کوردستان زیاتر لە 90 بانکی حکومیمان هەیە بەڵام ناتوان خدماتی بانکی تەقدیم بکەن ڕێکەوتنێکمان هەیە لەگە بانکی مرکزی بۆ ئەوی بتوانین بانکەکانی حکوومەت بکەین بە بانک بە معنای حقیقی و ئینشاءالله دەرەنجامەکەی دەبینین لە کۆتایی ئەم ساڵایە کۆتا پەیامی منەوەیە کە من دەڵێم خەڵکی کوردستان ینی دڵنیا دەکەینەوە کە ئێمە پێکەوە هەرسێ فراکسیۆنەکە و هەموو حکوومەت بە گورتووی دەمینینەوە تحملی مەسئولیەتی ئەم قۆناغە دەکەین و سەربەرزانش لی دەردەچین و ئەم کابینێ سوێندی خواردووە کە مافی و بەرژەوەندەکانی گەلی کوردستان لە پێشەوەی هەموو شتەکانی بێ و لە ئاستی ئەو سوێندە دەبێت و پێکەوەش دەرباز دەبین و سەرش دەکەوین بە سەربەرزانە هەر بشی دکتۆر ئامانسکۆ کاک یادگار وڵا منیش لەسەر ئەوەی بانک قسەکانی کاک دکتۆر ومێ دەکەم طبعاً پرۆژەی بایۆمەتری کە پرۆژێکی گرنگە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەی برایشیان لەسەرەوە کرده بوو کە وتوبیان پرۆژەی بایۆمەتریەکە هیچ نەبووە عزیەتی خەڵکیان دا و نەتیجە سفر بوو طبعاً پرۆژەکە یەکەم قۆناغی بریتی بوو لە تۆمارکردن ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کابینەینەوە بڕیاریشی داوە بە ڕسمی کە قۆناغی دووەمی بایۆمەتری بکەوێتە بواری جێبەجێکردن کە یەکێک لە بڕگەکانی قۆناغی دووەم مەسلەی بە ئەلکترۆنیکردنی پارە پێدانە کە ئەمە شوکو کاک دکتۆر ومێد ئاماژەی پێدا پەیوەندیدارە بە چاکردنی سیستمی بانکی احتیاطی بانکی عێراق ئێستا پرسیارم لە کاکڕابەر کرد پێشەوەی بێمە ئەم بەرنمەیە 52 ملیار دلار احتیاطی بانکی مرکزیە کە ئێمە بەداخەوە تا ئێستا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان سوودمان لێ وەرنەگرتووە ئێستا پرسیاری کە منیش ویستم لە دکتۆری بکەمەوە بوو هەندێک هاوکاری و قەرز عێراق وەری دەگرێت بەڵێ ئێستش سولفەکانی بەڵێ زۆربەی سولفەکان ئێستش لەوێ ئەدرێ بە مۆزەفین ئەوانە ئێستا عیلاقەیەکی زۆر باشەیە لە بینی بەتایبەتی کە دکتۆر علی علاق و لەگەڵ ئەم وەزارەتی دارایی و ئابووری ئێمەش لە ئەنجومەنی وەزیران کە کار بکەین چۆن ئەو فەرعی بنکی مرکزی حکوومەتی فدرالی کە لە هەولێرە ئێمە تەطویری بکەین ئێستا بینای خۆیان هەیە لێرە بابزەم هەنگاوی زۆر باش نراوە لە ڕووی بانکی مرکزیەوانێ ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان کە سیستمی بانکی ئەم وڵاتە چاک بێ بە جۆرێک لە جۆرەکان ئیتر تۆ ئەشتوانی مەسلەی هاتوچۆکردن و ئاڵوگۆڕکردنی پارەش بە جۆرێک لە جۆرەکان ڕێک بخرێتەوە و ڕێگری بکەی لە هەر بوارێکی ناجۆر کە لە بواری گواستنەوەی پارە و ئاڵوگۆڕی پارە هەبێ بۆیە چاکردنەوەی سیستمی بانکی لە ئەجندەی ئەم کابینەیە دەست و دەست ناکات ئێستا خەڵک هۆشیاری تەندروستی زۆر زیاتر لە جاران لەگەڵ ئەم ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئێستا زان کە و پارێش هەربینیمان لە کاتی موشەوەرگرتن هەندێک بەتایت و هەندێک هەریەکە و بە شێوازی خۆی پارەکانی شتبوو من زۆر سوپاسی حزور پەیامیشم بەڕاستی ئەگەر لێم بپرسی ئەوەیە کە بەڕاستی یەک ریزی یعنی ئەم حکوومەتە هەمووتان لەسەرەوە کرد بەڵێ ئێمەمانان کە ئێستا لەم حکوومەتین ئیتر جلە حیزبەکە ئەبێ دابکەنی و ئیجاب چیت و لەناو حکوومەتەوەکو حکومڕان کار بکە ئەم حکوومەتە خاوەنی کارنامەیەکی خۆیەتی کە هەموو حیزبەکانی بەشدار پێکەوە بەشداریان لە نووسینەوەی کردووە بۆیە ئەگەر یەکڕیز بین پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانیش لە مێژووی خۆی قەیرانی زۆر لەمە گەورەتری تێپەڕانەوە ئینشاءالله ئەمەش تێپەڕێن ئینشاءالله دکتۆر ئامان ڕەحیم دکتۆر ومێد سەباح کاکەمال مسلیم دکتۆر دارا ڕەشید من ئاماژە بە تایتڵەکانتان نادەم چونکە ئەتان ناسن و خەڵک معروفن لا یاوڵاتیان سوپاس بۆ کاتی بێمەتان بەخشی سوپاس بۆ هەواڵانەی کە بەشێکی مزایدات بەشێکی چەواشەکاریەکان بەشێکیان نەبوونی زانیاری بەشێکیان بڵاوکردنەوەی ترس و دڵڕاوکەی لە ناو هاوڵاتیان ڕەواندەوە وەکو خۆشتان جەختان لەسەر کردەوە زۆر گرنگ بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یەکێتی وەکو پارتی وەکو گۆڕان وەکو لایەنێکی دیاریکرا و بیر ناکاتەوە بەڵکو وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بیر دەکاتەوە و ئەوەش گرنگ بوو بە نسبەت هاوڵاتیانەوە کە باسییان لەوە کرد کە بیر لە کاسبکاران کراوەتەوە بیر لەو کەسانە کراوەتەوە کە لە خوێندکاران و قوتابیان لە خوێندکاران و قوتابیان کراوەتەوە من زیاتر ناڵێم بەو هیوایی کە بتوانین هەمومان پێکەوە ئەم قۆناغا سەختە تێپەڕێنین و دووبارە تکا لەم میوانە بەڕێزانە مەکەم تکا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە هاوڵاتی کورد لە دوای ڕاپەڕینەوە نەهامەتی و بەدبەختی زۆری بینیوە بەو هیوایی هەمیشە تاکی کورد و هاوڵاتی کورد و موچەخۆری کورد و مرۆڤی کورد لە ئەولەویاتی کارتان بێت و هەمیشە سەرکەوتوو بن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن خواتان لەگەڵ